بەناوی خوای گەورە و باڵادە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئازیزان و خۆشەویستان و بینەرانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵینکە لا ڕۆژێکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتینەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن سوودێکی باشیان لێوەربگرن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چۆنیەتی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە تایبەتی کە ئێستا لە مانگی مەولودین. تەوەری دووەمان قسە لەسەر پێگەی دایکەکەین. هەریەک لە شوێنی خۆیەوە دایکی خۆی بە فریشتە دەزانێت ئەگەرچی دایکیش هەر فریشتەیە. بەڵام ئایا لە ئێستادا پێگەی دایک لەکوێیە بە تایبەتی لەناو کۆمەڵگەی خۆماندا. تەوەری سێمیشمان قسە لەسەر پەڵەدانەکەین. لەم وەرزەیە کە وەرزی بارانبارینە با بزانین پەڵە چۆنە و چییە و ئایا بەڕاستی کەی پەڵە ئەدات کە ئەمە زیاتر مشتومڕی ناو جووتیارانە. ئەمە سێ تەوەری سەرەکی ناو بەرنامەکەمان لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. وەڵازدان ئەوەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان ئەو بڕگەی کە ڕۆژانە ئاشناتان دەکەین بەو گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکان داهاتووە بە تایبەتی ئەو دراوانی کە بۆ ئێمە جێگەی بایەخ و گرنگن کە لیرەی تورکی و تمەنی ئێرانی و دۆلاری ئەمریکی با پێکەوە بەراوردی ئەو دراوانە لەگەڵ دینارە بزانین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرمون با پێکەوە بینەریان بین. چواری یانزەی ساڵی 1997 کۆچی دوایی زانە و سیاسەتمەدار و خەباتکار و شاعیری گەورەی کورد مامۆستا مەلا خدر عەباسی لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویج و لە تەمەنی 63 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە شاری ئۆسلۆ. مامۆستا مەلا خدر عەباسی ساڵی 1934 لە بنەماڵەیەکی ئاینی و خەباتکاری کورد لە گوندی سێرەی سەردەشتی خۆرهەڵاتی کوردستان لەدایک بووە. ساڵی 1956 ئیجازەی علمی و مەلایەتی وەرگرتووە. هەمیشە لە وتارەکانیدا باسی لە چەرمەسەری و ئازار و چەوساندنەوەی میلەتەکەی دەکردەوە لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە. مامۆستا مەلا خدر عەباسی لە ماوەی ژیانیدا بەهۆی داکۆکی لە مافی میلەتەکەی چەندان جار زیندانی کراوە. ساڵی 1970 وەک خەباتێک بۆ سندنی مافەکانی گەلی کورد ڕێکخراوێکی سیاسی ئیسلامی کوردی بە ناوی ڕێکخراوی خەباتی نەتەوایەتی و ئیسلامی کوردستان ئێران دادەمەزرێنێت. مامۆستا مەلا خدر سەرەڕای کاری سیاسی و زانستی نووسەرێکی بەسەلیقە و
شاعیرێکی هەستناسکی کورد بووە. 4 ساڵی 1995 تیرۆرکردنی سیاسەتمەدار و ژەنەراڵی عسکەری ئیسرائیلی ئیسحاق ڕابینی پێنجەمین سەرۆک وەزیری ئیسرائیل بە دەستی جوولەکەیەکی توندڕە و بە ناوی ئیجال عامیر بە هۆکاریەوەی کە ڕابین باوەڕی بە پێکەوە ژیانی ئاشتیانە و دوور لە شەڕ هەبوو لەگەڵ فەلەستینیەکاندا. ئیسحاق ڕابین بۆ جێپێگرتنی دەوڵەتی ئیسرائیل و دوورخستنەوەی مەترسیەکانی سەر ئەو دەوڵەتە ڕۆڵێکی کاریگەری گێڕا و بە یەکێک لە کەسایەتیە کاریگەرەکانی جوولەکە دادەنرێت. 4 ساڵی 1930 هێزە داگیرکەرەکانی بەریتانیا بە توندی ڕاپەڕینی مسلمانانی کەشمیریان سەرکوت کرد و چەندان خۆپیشاندەریان شەهید و بریندار کرد کە داوای سەرەکی مسلمانانی کەشمیر چوونە دەرەوەی هێزە داگیرکەرەکانی ئەو وڵاتە بوو لە وڵاتەکەیان. 4 ساڵی 1904 لە دایکبوونی زانە و سیاسەتمەداری مسلمانی میسر شێخ عومەر تەلمەسانی سێهەمین ڕابەری ڕێکخراوی برایانی مسلمان ئیخوان المسلمین ناوبراو هەر لە منداڵیەوە بە پابەندی ئاینی و زانستی شەرعیەوە سەرقاڵ دەبێت کار دەکات بۆ ئاڕاستەکردنی پەروەردەیانەی مسلمانان و هەوڵدان بۆ ڕزگارکردنی فکری ئیسلامی لە دەست تێوەردانی غەرب و نەیارانی ئیسلامی لە ماوەی ژیانیدا تووشی چەندان چەرمەسەری و ئازار و زیندان بووەتەوە بە هۆی ئەندامەتی لە ڕیزەکانی ئیخوان المسلمین و هەڵوێستەکانیەوە. دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت ئایا تەنها بە گۆڕینی پرۆفایلی فەیسبووکەکەمان دەبێت یاخود نا تەنها بە تێکستێک لە فەیسبووک ئەرزی بکەین کە ئێمە ئەو نازدارەمان خۆش دەوێت یاخود نا ئایا دەبێت چۆن بەدڵدەری ببڕین کە خۆشمان دەوێت ئایا شوێن پێکانی ئەو دەبێت بگرینەوە و سنەتەکانی جێبەجێ بکەین ئەمەیە خۆشەویستی ڕاستەقینە یاخود نا هێشتا هەرماوێتی بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت کە ویش بەڕێز مامۆستا فەتحی زرارە مامۆستا سڵاوی خوات لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین چۆن دەبێت خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا دەرببڕین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. مجد خوشتان لێ دەکەم و پیرۆزبایی مانجی مەولود و یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆمان و لە هەموو مسلمانانی دنیا بە تایبەتی کوردستان دەکەین. خوای گەورە ئەو یادێ بکاتە مایە خۆشی و ڕەحمەت و بەرەکەت. وطبعا خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکە لەو بنەمایانەی کە ئینسانی مسلمان دەبێت لە عەمەلی ڕێڕەنگ بداتەوە بتأكيد بس بقصنا بي بلايكك نابي يعني عملي بسيط نابي كإنسان بكبيرة بلكو دبي بتنشتي شي زور مهم أولا بإيمان وباور هنان ببيغمبري خوشويس صلى الله عليه وسلم وإنسان سنة ربازي بيغمبري خوازن دي بكاتو عليه الصلاة والسلام حقيقة وأخلاق وروشتي بيغمبر لخوي بنت زي صاصة كسك الخوش دبي يعني بسر من إن المحب لمن يحب مطيعه او کەسێکەیە خۆش دەوێت دەبێت ئیتاعی بکە لێ ئینسان کە لەسەری واز بە ئیتاع و شوێنکەوتی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم دەبێت لە ئەساسی خۆشەویستی بێت کە ئینسان ئەگەر کەچی خۆش نەوێ ناتوانێت یعنی ئەخلاق و ڕۆژتەکانی لە خۆدا زیندوی بکاتەوە کە بە تەئکید تەنها بە قسە و بە عەمەلێکی بەسیط نابی دەبێت پێش هەموو شتێکی بە ئیمان و باوەڕ بی بە سنەت و ڕێبازەکەی بی بە ئەخلاقی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم و سەلاوەت لێدانیش یەکە لە عەلامەت و نیشانەکانی خۆشەویستی لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. زۆر باشە مامۆستا ئەمڕۆکە هەریەکە لە ئێمەکە خۆمان بە موسڵمان دەزانین لە پرۆفایلەکەمانی ئەعلانی خۆشەویستی بۆ نازدارە دەکەین بەڵام سێر دەکەی هەر لە فەیسبووکەکەیە دڵی سەدان خەڵک دێشێنین لەسەر کۆمنتێک لەسەر بابەتێکی سیاسی ڕەنگە زۆر جاریش هەر لە فەیسبووکەکەمان کە پرۆفایلەکەمان خۆشەویستی پێغەمبەری لەسەر دوردی خوای لەسەر بێت 1001 تاوانی پێ بکەین ئایا چۆن دەبێت ئێمە لەو جۆرە تاوانانە دوور بکەینەوە چۆن بکەوینەوە سەر ڕێگەی ڕاستەقینەی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت. ولا طبعا
ئەوەش هەر نیشانەی خۆشەویستیە کە کابرا لەسەر بابرە مۆبایلەکە یان لە پەیجەکەی خۆی شتێکی لۆ پێغەمبەری خوای بەراو دەکاتەوە ساسن بەڵام دەتوانین بڵێن خۆشەویستیە کە خەڵەری تێدایە نقستانە تەواو نیە کە ئینسان وەکو ئیمام عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بکاتێک کە لە بەرامبەر پێغەمبەری خوای بەساسن فەرمی یا ڕەسوول الله خۆشم دەوێت لە هەموو شتێک تەنها لە نەفسی خۆ نەبی پێغەمبەری خوا فەرمیێش تا ئیمانت تەواو نیە فەرمی بیرێکی کردەوە ئەو جا فەرمی والله یا ڕەسوول الله خۆشم خۆش دەوێت فەرمی ئەلئانە یا عومەر کەوا بوو ئەمە دەبی بزانن یعنی ئەو خۆشەویستە نقستانی تێدا هەیە بەڕاستی نەگیلا لە بابرم فەیسبوک و مۆبایلەکان من بەڵکو دەبی لە هەموو شتەکانمان یعنی ڕنگ بداتەوە وەکو باسم کرد ئینسان لە ئەخلاقیەوە لە جلوبەرجەوە لە خۆڕەویشتی لەگە خەڵک لەگە داک و باب لەگە جیران لەگە منداڵەکان لەگە دەرێ لەگە حتا لەگە کافرانیش يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند بە ڕەحم و بەزەیی و بە ئەخلاقێکی جوان بووە وخالق الناس بخلق حسن يعني ئەوە گەورەترین مهمە خوای گەورە کە مەدحی پێغەمبەرمان دەکات بە ئەخلاق وإنك لعلى خلق عظيم بەتەئکید ئەو کەسانە دەبێ بە خۆ دابستنەوە خۆشەویستەکەیان نقستانە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئیمامی عومەری قبول نەکرد فەرمی بەس لە خۆم خۆشتر ناوێ یعنی فەرمیێشتان تەواو نییە جا ئێمە لێرەدا شتێک هەیە بەڕاستی کای زەلالی بەڕێز ئەمە دەبی بزانین لو أما دبي پیغمبر ما هنده خوش بي صلى الله عليه وسلم كخوا ده فرمي النبي أولى بالمؤمنين من أنفسهم پیغمبر خوا صلى الله عليه وسلم لخوتان أولاتر لنفسي خوتان لبروي زور شتي أما ده كان لو هي زغمان بخو نفسي تو لو گناح و تاوان ده كان بلان پیغمبر خوا لو ما هنده گريه صلى الله عليه وسلم پیغمبر خوا يعني دمان بارز اللي خرابه كان هم لدنيا وهم لقيامت لو الحديث ده فرمي أمن ده بينم ايه وكو نمونه منو لقالن كسيك وايا كترايا شي بكاتوا ئەو پەپولە و مێش و مەگەزانە دێن خۆبیانە نەئارێت کە تو پاسیان دەکەیت دەفەرمی ئەمن لە پشتەوە دەتانگەن خۆتان بەرە گوناح و تاوان دەمن دەتانگن لۆ لە جەهەنەم بتان پارێزم لە ئاگرەوە دوورکەونەوە جا لێرەدا ئینسان چ جەهەنەمی دنیا چ جەهەنەمی قیامەتی والله ئێستا خەڵک یعنی تووشی بەرا و موسیبەتی وا دێتن قەناعەتم کە هەموو لە بەرەوەی بەڕێی پێغەمبەری خوای داناڕوە صلی الله علیه وسلم بەتەئکید و پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لا يؤمن أحدكم ده فرميك لنقول إيماني كاملني حتى أحب إليه من نفسي مالي ولدي والناس أجمعين حتى أمني لا يخوش تويست النبي لنفسه مار ومن دار وهم خلق كوابو دبي أما عملي بالسلمين يعني مسلمان زورع يعني دبريني محبة دو بيغمبري خواهي زورع صلى بلا من قسطاني تدايا ما عملي ما دبي يعني تبع عمل بالسلمين لو يزور زاري وهي خلكانك عندك اشتيوات ساقدة كان أخلاق شجوان دنيانا يكسر بو أخلاق زواني يعني أنا خلق مدح ذكري أويك زۆر جاری شەو بە خزمەت پێغەمبەری خوای دەگەڕ سازە لە بەڕی شەشی چاچی کردێ کەوا بوو بەتەئکید دەبێ ئەمە بزانین پێغەمبەری خوا لێمان تووڕێت کە ئاگداری هەموو عملەکانی تو دەبێتن ئاگداری فەیسبوک و مۆبایلەکەتە ئاگداری ناومارەکەتە ئاگداری ڕەوشتەکانتە کە چ دەکەی لێ دەبێ ئێمە بزانین یعنی ئەو خۆشەویستە نقستانی تێدایە بەڕاست زۆر باشە مامۆستایە کاتێک کە دەبێ بڵێن پێغەمبەرمان لە خۆمان و لە دایک و باوکیشمان خۆشترمان دەبێت ئەم وتنە تەنها دەبێت بەسەر زارەکی بێت یاخود نا چونکە زۆر جار دەبینین ئەگەر یەکێک قسەیەکی ناشرین بە دایکمان بڵێت لەسەری دێینەوە جواب و شەڕی لەسەر دەکەین بەڵام ڕەنگە لە تەنیشتمان زۆر جار سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام و بەخوا و بە پێغەمبەریش درودی خوای لەسەر بێت بکرێت بێدەنگی لێ دەکەین ئایا دەکرێت بڵێین ئەوەیان باخوا لەسەری بێتەوە جواب بەڵام بۆ دایکمان خۆمان لەسەری بینەوە جواب بالتأكيد أوي كبخصة دكين تنها إعلانك وكو إيمان الشهادة شرواي سكبر بدل أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله إعلانا ملام دبي أو زبين بين باري عمله بالتأكيد عملي لقد نبي ونبي تمشي أصحابي بيغمبري كان صلى الله عليه وسلم كدان قد يا رسول الله خوش ما ندوي ملام عملي بو هرتي صفات خرابي قبيحي نزانيني تزهلوا نفامي قريش بلنا خويا برده درس خو او كومر اصحاب لقى پیغمبر ابن صلى الله عليه وسلم ملائكه فرشته نبل اسمان بين اخوه او خلقه بيشتري كافر بو زور بيان بيشتري بالترست يعني حتى دجمنات پیغمبر يعني كده صلى الله عليه وسلم بلام كاتك ابونا مسلمان نا بس بخسنه بو عملي بوشتك تمشى امام ابو بكر دكي يعني سبحان الله بخوي ومار ومن دار وخزن هم ينات خدمه پیغمبر صلى الله عليه وسلم امام عمر هلوى ثوبان اصحابش پیغمبر صلى الله عليه وسلم كروج كان لبيغمبر خوا دوركد هات بيغمبر خوا فملوها يعني توشي يعني شكت او بيو دياري فمن الله يا رسول الله روجك ندبينم يعني سبحان الله قالوا متيك جدا كذا كما قيامته تدت بهاشتي امن
ئەگە بشین بێن بەشتی بەڵام دەرەجێ مەرگ لە چێت و لە چێ جاخوای گەورە تەداخلی کرد ومن يطع الله ورسوله ئەوەی ئیتاعی خوا و پێغەمبەری خوا بکەس کە ئەو شتەکە عەمەلە فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا آخر آياتك يعني خوا باس إطاعي دەکە کەوابوو خۆشەویستی بەس بە قسە نییە دەبێت کە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوات خۆش دەوێت دەبێت سەڵاس عەمەلی بی واتە کردەوەی بی ئینسان لە هەرچی گوناح و تاوان و بێشەرعیە دوای ئەمە زۆر زانم پێ سەیرە یعنی خەڵکێک لاسای گۆرانی بێژێک لاسای یعنی یاریزانێک دەکاتەوە لە جلو بەرگ و لە سەر و سیمای حتا جارێ لە قسەکانی خۆی بەچوی لێ دەکات لاسای خەڵکانی دەکاتەوە کە شتێکی بەسیتە لە دنیا بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەیە رحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين خير خلق الله إنسان شانازي بيو دەکات بە پێغەمبەری خوا هەم لە دنیا هەم لە قیامەت بەتایبەتی ئێمەی مسلمان یعنی لۆ من قوستانیەشی بەڕاستی گەورەیە کە دەبینی خەڵک چ دەکە لۆ خەڵکی خۆی لۆ گەورەکانی خۆی کە بەناو گەورەنە لە دنیا گەر بەسیت بن بەڵام لە قیامەت ڕێزیان نییە بەڵام پێغەمبەرێکی ئەوە گەورە صلی الله عليه وسلم أنا سيد أولاد بني آدم يوم القيامة ولا فخرا دەبی ئێمەش بەڕاستی فخر بە پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم عەمەلی بی بەتەکید بە قسە ئەوە شتێکی یعنی قبول نییە زۆر باش مامۆستا ئایا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەگەرچی لەم زەمانەیە نییە بەڵام چە وەسیەت و چە قسەیەک و چە فەرمودەیەکی بۆ ئێمەمانان هەبووە کە بەتایبەتی ئێمەی کە نەمانتوانیوە یا ئەو شانەزیەمان پێ نەبەخشراوە کە چاومان پێی بکەوێت والله طبعا زۆر مژدەی خۆشەیە لە ئێمەی مسلمان کە بەڕاستی دەرمان پێ خۆشە لە حەدیثێکدا دەفێت توبە لمن رآني وآمن بي جارێک فەرمووی بەهەشت و خۆشی و مژدە لەو کەسێک کە منی دیتە ئیمانی بەمە هێنایە بەڵام توبە لمن آمن بي ولم يرني حەفت سەبع مرات حەفت جار فەرمووی بەهەشت و مژدە و خۆشی لەو کەسەی کە باوەڕی بەم هێنای ئەمنی نەدیتوە ئەوە بەڕاستی حەفت جار لە ئێمە وەگوتی ئەوە خاڵشکە پێغەمبەری خوا فەرمی ودیت لو رأيت إخواني لو رأيت إخواني تەمەنای کرد فەرمی خۆزگا برایەکانی خۆم خوشکەکانی خۆم دیت باو ئەسحاب گوتیان یا ڕەسوڵ ئێمە برایەتوینە فەرمی گوت ئەسحابێ منن برایەکان و خوشکەکانی من ئەوانە کە لەمەوە دوادن ئەمنیان نەدیوە باوەڕم پێدیدن یعنی بەڕاستی ئەوە زۆر گەورەیە جا ئێمە ئەو ئومەتە زۆر گەورەیە بەڕاستی گەورەترین ئومەتە من زۆر جا دەرێم دەبی ئەمن وەکو مسلمانێک جەنابەت مەسەڵەن هەر خوشکێکی مسلمان دەبی ئەوڕۆ خۆمان دابنێن لە جێی سەحابە و سەحابیەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەرەوەی ئەوڕۆ ئەو خوشکە بەڕێز و مسلمانانە لە جێی داکمان عائیشە و فاتیمەی کچی و ژنە سەحابیەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم یعنی ئەمن و جەنابەت و مسلمانەکان لە جێی سەحابەکانێکەوە یعنی بابرێن نوێنەرایەتی ئەو دینەی دەکەین لێ دەبی ئەوە لە ئێمە ڕێگمەداتەوە وەکو لە ئەسحاب ڕەنجی داوە کە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم يعني چەند تەمەنایکی دلۆ دیتنی ئێمە چەند مژدەی دایتە ئێمە دەفەرمی من ئەحیا سنەتی عند فەساد ئومەتی لەو کاتێکە دنیا و خەڵک بەرەو خراپە دەڕوە کەسێک سنەتی من زیندی بکاتەوە دەفەرمێک ئەجری 100 شەهیدی یان 50 شەهیدی یان شەهیدێکی هەیە کە بەڕاستی ئەوە زۆر گەورەی هەوڕۆ خوشکێک ببینی حیجابەشی ڕێک ئەخلاقەکی جوان جلو بەرگەکی شەرعی برایەک ببینی گەنجێک ببینی مسلمانێک هەر تەمەنەچێ بی کە خوو ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوای یعنی صلی الله علیه وسلم پەیڕەو بکە و زیندی بکاتەوە کە خەڵک لە دوورەوە بزانەوە ئینسانە پاک و چاکەیە بەڕاستی ئەوە گەورەترین یعنی پلەیە لەو ئینسانەی لۆی من زۆر دەدەرێم پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک ئەمنی خۆش بێ ئیتاعەم دەکە و هەر کەسێک ئیتاعی من بکە کانە مەعیە فی الجەنە ئەوە لەگەمنە لە بەهەشتێ جا ئێمە ئەگەر پێغەمبەری خوامان خۆشەوێ صلی الله علیه وسلم دەبی ئیتاعی بکەین ئیتاع واتە گوێڕایە لێ بین واتە بەگوێ بکەین باشە ئەو بەگوێکردنەمان چلۆ دنیا چلۆ قیامەت واللهی ئەو پەڕی قازانج و ئیسفادەمانە تو تەمەشا بکە تو کەسێک ئەگەر چاوت لە ماری خەڵک نەبی لە ناموسی خەڵک نەبی لە خینی خەڵک نەبی یعنی خەڵک ئەزیێت نەبی حتا بە زبان بە قسەیەک قسەی بە خەڵکەی نەبێت تو چ مشکلت دەبی لەو دنیایە تو کەسێک بخۆ لە هەرچی خراپێ بپارێزی چەند پێسەر بەرزی چ بناچ خوشک یان تو تەسەوەر بکە گوناح و تاوانێک دەکەی لە ڕێی پێغەمبەری خوای لە ئادە صلی الله علیه وسلم ئینسانە هەتا دنیا مایە لە پاشی مردنی لە قیامەتت پێش شەرمەزارە تو ئافرەتێکی بینە ئافرەتێکی دیندار یان گەنجێکی دیندار کاتێک کە دەرێ ئافرەتە حیجابە شەو نوێژ دەکە ئالی قورئانە دێتە مزگەوت یعنی ڕێک و پێکە یعنی بزانە خەڵک مشتری و تەمەنای دەکەن ئەو ئافرەتێک بە هەمان شێوە گەنجەک کاتێک کە دەرێ ئەو گەنجە بە ئەخلاقە بە دینە ئالی مزگەوتە قورئان خوێنە خراپەی ناکات چای ناموسی خەڵک نییە لە جل و بەرجی لە حتا لە مۆبایلەکەی
يعني او هم صفات بنزلوي بلان يك صفات خرابها بي كلا دان السنه بيغمبري صلى الله عليه وسلم نقصتانو شكستلو انساني كواب انسان بخوش ويستي بيغمبري خو برزبي صلى الله عليه وسلم يعني اگر بيروي بك عمليا وسر برزبي وروسبي وبختوربي وقوردبي للدنيا والقيامه بل قش من او اصحاب برزاني بيغمبري صلى الله عليه وسلم كهيز حسابا ندكدن بيشتري او بلال او صهيب الرومي او افرتكات مشابكه يعني كاتك ابونا شلون كوتي بيغمبري صلى الله عليه وسلم عمليا خوش ويستيان تطبيق كد بخواي قوربون شي باسي ابو جهل وعتبه وابو لهب دك بس بخراب النبي بلام او صحابه برزانا كحساب ندك يصبروا خلق 1900 صار من داري خوي بناي آفة الصحابة كان دكا خلق من داري خوي بناي بلال حبشي دكا خو بلال عبدك بو حبشي بو صدى صلاة نبا بلام قوربو بخوش ويستي بيغمبري صلى الله عليه وسلم كوابو هر برا خوشتك دز بسنة خوش ويستي عملي لو ري بيغمبري دابني بخواي قورة دبي زۆر باشە مامۆستا ئایا ئێستا کۆمەڵگەی ئێمە لە ناو ئەم هەموو دنیا بەحسا پێشکەوت و تەکنۆلۆژیای کە هەیە کە زیاتر ڕێکارەکان یا ڕێگاکانی فەساد و خراپەکاریان ئاسانتر کردووە تا چەندە کۆمەڵگای ئێمە هێشتا وابەستەی خۆشەویستیە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. والله طبعا الحمد لله اما قشبين لا برامبر مسلمانان خۆمان کە بەتایبەتی لە مانجی مەولود کە دەربڕینی خۆشەویستی لۆ پێغەمبەری خوای زۆرە صلی الله عليه وسلم ئەوی بە چەند شتێک دەداتەوە بە خەڵک یادی پێغەمبەری خوای دەکاتەوە صلی الله عليه وسلم لە خۆشەویستی ئەگەر خۆشی نوێ یادی ناکاتەوە خاڵش کە خەڵکانێک زۆر خێر و حەسەنات دەکەن خەڵکانێک هەیە لەو مانگەیدا یعنی دەست بە سنەتی پێغەمبەری زیاتر دەگری دەیان ئافرەت و خوشمانەی لەو مانگەی يعني برياري حجاب أدا يعني برياري أو يدك لو رو سواق بكم يعني برياري أو يدك لقى خلقك دوستك جيرانك بين من أخوش الصلح وأشتواي لقى بكم يعني أوانا بالتأكيد فعلا أوانا كوملك شتين قرن دانو لكم الجاي إما برامبر بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بلا ميشتان لطموحي إسلام وطموحي إما يكون بداعي مسلمان وما مستانية أما حزدك يعني براستي يعني بيويز بزياتر إما يعني أو إشانة رنگ بدنوا زياتر قول بين ناشتكان يعني براستي سن مهمة تبي لبرخاتري ويكف بيغمبر إخوة وعدري صلى الله عليه وسلم بيغمبر إخوة وعي بيخوش من وهايدا كم لقرد يعني أول زور مهم بو يعني نقصتاني تدا براستي زي بيويست إن شاء الله همكم ما مستوانكم راقيا أن كان زيادة الخلشي والشعر بكينو لو أو خوش ويستي كامل ومكمل بيتاكو عمليا بيتنا ميداني كارو شكالمان إن شاء الله أمرو كده بيني بتابتي لمانجي بيروزي مولود دا بازارەکان و مزگەوتەکان هەندێک مەراسیمی تایبەتیان تیا ساز دەکرێەوە لە ناو بازارەکاندا هەندێک خەڵک لەبەر خۆشەویستی بۆ ئەو نازدارەوە لەو مانگە مەولودەدا بەخشندەییان زیاتر دەبێت. ئایا ئەم جۆرە کاران و ئەم جۆرە مەراسیمانە تا چەندە واقعی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوایە درودی خوا لەسەر بێت لە ناو کۆمەڵگەی کوردیدا؟ دەتانم برێم کۆمەلگەی کوردی بە تایبەتی پێچی کوردستانی خۆمان ئێرە عێراق برێم لەنا هەموو کۆمەلگایەکان زیاتر ئەو مەراسیمی مەولود و یادی پێغەمبەر لێ سەڵاسە ڕەنگ دەداتەوە چونکە وەکو مەشهورە یەکەم کەس کە ئەو مەراسیمانەی کە زیندکێتەوە وەکو شیعارێک ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب کەوا سولتان مظەفەر الدینی ئەربیلی بووە کە هەتا ئێستاەوە بوویتە شتێکی زۆر مهم الحەمدە مایتەوە وەلەو زۆرجار لەو مەراسیمانە ئیفرات و تەفرید دەکرێت ئێمە بەبێ ئەو شتانەش برێن هەلۆ نمونە خەڵکانێک بەواجب تێدەگەت تەبعانوانیە خەڵکانت شێوات تێدەگەگە بەشداری بکەێت و یعنی گوناحبار تاوانباری کە ئەنەمە بەشداریشتە خەر ئەوەش هەروانیە بەڵکو مەراسیمەشی گەورەیە مەراسیمێک کە دەربڕینی خۆشەویستە لۆ پێغەمبەری سەڵاسە بە تەئکید ئەوە لە کوردستان لە هەموو شارەکان هەیە الحەمدولله وەوەش نیشانەی خۆشەویستیە لە ناو برایان و خوشکان کە دادەنیشن قورئان دەخوێندرێ سەڵاو لەسەر پێغەمبەری خوا لێ ئەدرێ سەڵ سەلەم باسی پێغەمبەری خوای ئەکرێ سەڵ سەلەم باس سونەت و ڕێبازی ئەکرێ باسی ژیانی ئەکرێ یعنی بەڕاستی شتی زۆر زۆر یعنی باشن و خەڵک یعنی ئەو شتانە هەیە الحەمدولله بەڵام وەکو گۆتم نابێ ئیلا ڕۆژی مەولود و مانجی مەولودی بی دەبێ ئەوە وەکو یعنی وەکو بڵێ دەورەیەک بێ ئەو ڕۆژ و ئەو مانگە کە ئێمە ئیسفادەی لێ بکەین ڕەنگ بداتە سایدادێ من زۆر دەرێ تو لە مانگ و یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزانە چ بڕیارەکە دایە بیکەی تا ساڵی داخەت و بەردەوامی یان مەسەن لۆ منە کەسێک نوێژە ویترەکان ناکە ئەوە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیا بدە ئەو سنەتەی زیندگیەوە بڕیا بدە سنەتی مەسەلەن سەلات اللەیل بڕیا بدە مەسەلەن سنەتی نەرمی لەگە خەڵک بڕیا بدە ئەخلاقێک لە ئەخلاقەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
لە خۆ دینە دێ کە بەڕاستی ئەوە معنی عملیەکەیە بەڵام بە تاکید لەو ڕۆژ و مانگەشدا ئەوە یعنی شعارێکی گەورەیە ئێمە درمان پێخۆشەوە خەڵک تەشجیع دەکەین کە بەردەوام بن ئەوەی لۆ پێغەمبەری خوای دەکرێت صلی الله علیه وسلم بە تاکید علامەتی محەبەت و خۆشەویستیە. درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەرمان صلی الله علیه و آله وسلم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فتحی زرار کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. وەڵی عزیزان پاش ناوبڕێک دەگەڕێینەوە لاتان و بەردەوام دەبین. تەوەری دووەممان باز لە پێگەی دایک دەکەین بزانین پێگەی دایک چیە لە خێزاندا. بەرلەوەی بچینە ناو گفتوگۆکانمان دەچینە لای تێکستێک کە هاوکارم جەلال بۆ ئامادە کردوین. فەرموو ئیجازە میوانەکەەوە بینەران. هەرچەندە تێکستەکە زیاتر هاوبەشیە بۆ من و شەیدا چکە بە جۆرە لە جۆرەکان ژیانمان هاوبەشی زۆری تێدایەوە بەشێکشی پێوەستە بە هەموو ئەوانەی کە خۆشەویستیەکی تایبەتیان بۆ دایکەوە مەعانەتەکانی دایکش بۆ ڕۆڵەکانیان هەمیشە هاوشێوەکەیان زیاترە. تۆ کەیت چیت فریشتە یان پەری یان نا تۆ دروستکراوی تایبەتی خودایت. ئەو خودایی میهرەبانی خۆی لە بەرگی تۆدا نەخشاندووە. ئەو خودایی بەهشتی بەرینی خستە ئەو دیوی تۆوە. دایکجان دەزانی منی ڕۆڵەی تۆ جگە لە نەهامەتی و نالەباری هیچی دیکەم بۆت نەبووە. من دەزانم تەنها دەنگی دایەدایەکانم ئاسوودەی تۆ دەبوون و هێزیان پێدەبەخشایت بۆ پاراستنم. من دەزانم بەهاتنم پلەی گەورەیت لە گەورە وەرگرت و تۆ چوویتە سەرووی بەهشتە و بەهشت برایە ژێر پێیەکانی تۆوە. بەڵام جگە لە بوونم هیچی دیکەم بۆ ئاسوودەیت پێ نەبووە. دایکجان تۆ بۆ من هەم باوک بوویت و هەم دایک هەم دڵنەوا و ڕێبەری ژیان. جاییدی بۆنی باوکیشم بە سنگی تۆوە و بیریشی بە نیگە جوانەکانی تۆوە بۆ ژیان دەکەمەوە. ئاغر تۆ فراغی بێ باوکیت بۆ پڕ کردومەتەوە. لە باوک باشتر لە باوک دڵسۆستر چونکە میهر و خۆشەویستی باوکیشت بۆ جێهێشتوم. دایکجان هەرچی لە گەورەی و میهرەبانیت بنووسم هەرکەمە بەڵام چی بنووسم دڵنەوایی نالەباریەکانی منت بداتەوە. وێستگەکانی دڵتەنگیت زۆرە و منی نالەباریش درک و عەقڵم بە ئازاری تۆ نەدەکرد و نەکردووە. هەرچی خەمی دایکم بوو بۆ من بوو. دایکم هەمیشە لە خەمی کەوتنی من بوو. هەرچەندە گەورە دەبووم هەر وەک منداڵە نالەبارەکەی کۆڵان تەماشای دەکردم و لێم ڕادەما و بەخەم بوو. بەخەم بوو ئێوارە بە پانتۆڵی دڕا و سەرژنۆی بریندارەوە سەر نەکەمەوە بە ماڵدا. بەخەم بوو ئەمڕۆ ئاخۆ ڕێگای حوجرە بپێکم و لاڕێی دوور نەگرمە بەر. بەخەم بوو ئێوارە کەی دەگەڕێمەوە ماڵ و نەکەومە ناو تاریکی ڕۆژگارەوە. ئێستا ئیدی هەردووکمان هاوخەمین. ئەو بە پلکی سپی و منیش بە ڕێشی سپیەوە. ئەو لە خەمی من و داهاتوو منیش لە خەمی ئەوەی نا خودایە هەرگیز ئەو ڕێژە نەبینم. ئاخر دایکجان تۆ بە لە دەستدانی من سکت دەسووتێ و من بەفڕینی تۆ بۆ سەفەر پشت و ئەشنۆم مەشکێ. گەرچی دوجار ڕۆژی ماڵاوایی هەردێ جاییدی من لە ئەو بێت یان ئەو لە من. لەسەرم تەوەرەکە هەر یەکێکمان خۆشەویستیەکی تایبەتمان بۆ دایکمان هەیە. پێویستە ناوەش بزانی ناخۆ پێگەی دایک لە کۆمەڵگەی ئێمە ئێستا لەکوێیە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز بەدریە ئیسماعیل چالاکی بواری مافەکانی ئافرەت قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێربێدادەوەزین. ئەگەر لێەوە دەست پێ بکەین دایک واتە چی؟ بنای خۆی بەخشدە میهرەبان. سڵاو ڕێز و خۆشەویستیمێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام. دەستخۆشیم هەیە بۆ ناو نیشانە جوانەی کە لەسەر پێگەی دایک جەنابتان هەم تەوەرەیەکتان دیاری کردەوە هەم ئەو دەستەواژە جوانی کە جەنابەت بەڕاستی ناخی هەمومانی هەژان. ئیشارەیەکەدا پێ دەچێت جەنابتان لەگەڵ خاتوشەیدایە هاوغەم بن یاخود پێگەیەکتان لێ بەست تقریبا منیشار هاوغەم من لەگەڵ جەنابتانە. تەمەنم 9 ساڵ بۆ کە باوکم لە دەستدا و دایک قوتابخانەیەکی زۆر گەورە بۆ دەوری دایک و باوکی بۆ من بینیوە. بۆیە بەڕاستی ئیحساسێکی زۆر سەیرم بۆ دروست بوو. دەستخۆشی لێ یەکەم کات. طبعا ئێمە وەکو ئیماندار وەکو تاکی مسلمان لە شەرقی ئەوسەد لە کۆمەڵگەی ئیسلامیدا قسە دەکەین دەربارەی دایک، دەربارەی پێگەی دایک، گەورەی دایک،
و توانای دایک و قوربانی دانی دایک لێبڕانی دایک بەرامبەر بە ڕۆڵەکەی. هەموو ئینسانێکی ئیماندار ئامانجگەلێکی هەیە. گرنگترین ئامانج بۆ ئینسانی ئیماندار ئەوەیە کە ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنێ. ئەویش ڕەزامەندی خوا بە تەنها بەدەست نایە ئیلا ئەبێ دایک و باوک لە خۆت ڕازی بکەیت تایبەتر دایک. هەر ئینسانێکی ئیماندار بێ بگا بە پلەی ڕیزوان الله کە هیچ لەزەت و خۆشیێکی پێناگە، هیچ بەڕاستی دەزمایەکی پێناگە، هیچ سەرەت و سامانێکی پێناگات بگرە. ڕەزامەندی خوا لە فردەوسیش ئەفزەلتر و خۆشتر و گەورەترە. بۆیە خوای پەروەردگار لە یەکێک لە ئاەتەکانی قوڕانی پیرۆزدا دەفەرمێ وەریضوان من الله ئەکبەر. ڕەزامەندی خوا لەسەر و هەموو شتێکەوەیە. خوای گەورە خۆی دەفەرمێ ئەگەرتانەوێ خوا لە خۆتان ڕازی بکەن یا ئەگەر بمانی ڕەزامەندی خوا بەدەستبێنین ڕەزامەندی من لەگەڵ ڕەزامەندی دایک و باوکتانایە. ئەمە بەڕاستی ئەگەر تەفسیرێک بۆ ئەم دەستەواژە جوانە بکەیت دنیایەک لەواتە هەڵدەکری. ئێمە ناتوانین لەم بەرنامەکەمەیە بتوانین باز لە شکۆی دایک بکەین، لە گەورەی دایک بکەین، لە بەهای دایک بکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر مۆسیڕە لەسەر گەورەی دایک، لەسەر بەهای دایک، لەسەر توانای دایک، لەسەر قەوامەبوونی دایک، لەسەر ئیرادەی دایک. دایک قوتابخانەیە، دایک فێرگەیە، دایک بە ئیرادەیە، دایک وانەی سەبرمان فێر دەکا، وانەی لێبڕان، وانەی قوربانیدان، دایک شۆڕشە، دایک دروستکەری سوپایە، دایک ئاوەدانکەرەوەی کۆمەڵگایە، دایک پێشکەشکاری نەوەی بە کۆمەڵگا، دایک ئینتاجە، دایک بەرهەمهێنە، دایک هەرچی دەستەواژەی جوانە، هەرچی قەڵەمە بەڕای من لەسەر پێناسەیەکی جوان بتوانێت لەسەر ڕۆڵی دایک، لەسەر بەهای دایک، لەسەر پێگەی دایک، لەسەر قورسایی دایک بنووسێ بە تەسەوری من ناتوانێت حەقی پێ بدەن. بۆیە من دەڵێم ئەوەندە هەستی دایکاتی لە ناخمدا هەیە لە بەرەوەی دایکێک قوربانی بۆ یاوم، دایکی ئەنفالە، دایکی شەهیدە، دایکێک لە تەمەنی 25 ساڵیدا تەمەنی کردوتە قوربانیم. ئەگەر جائز بووایە سوزدە ببەم لە غەیری خوا سوزدەم لێ بن قاچەکانی دایکم ئەبن. بۆیە من ناتوانم هیچ پێناسەیەک بەلای منەوە ئەوە تا جوانە سنگینە جەوهەریە پاکە بەڕاستی پڕواتایە هەڵناگرێ کە تەعبیر لە بەها و قورسی و چاکی و دڵسۆزی و لێبڕان و هەست و سەزی دایک بکات. کەواتە بەکێ ئەوترێ دایک وەک دەزانین کە دایک وشەیەکی پیرۆزە. ئایا ئەم وشەیە هەموو دایکێک دەگرێتەوە؟ دەبینین کە دایکێک وەک بەڕێزی شت ئاماژەت بۆەوە کرد کە لە تەمەنێکی گەنجێتیە ژیانی خۆی کاتە قوربانی بۆ مناڵەکانی هەمە بێ بە دایک هەمە بێ بە باوک. بەڵام دایکی واشمان هەیە بە پێچەوانەوە کە زۆر جار لەگەڵ مێردەکە کە کێشەیە بێت مناڵێکی ساوا بەجێڵێت ئەڵێ خوا بۆ ئەوی دروست نەکردم کە مناڵی خەڵکی بەخێوکەم. ئایا ئەم جیاوازیە زۆر ئەتوانن بە هەموو کەسێک ینی بە هەموو خانمێک بوترێ دایک؟ خۆی دایک بە کولی ئەو وشەیە ناسناوێکە شەرفمەندانەیە. هەموو کەسێک ئایا هەڵگری ئەو نازناوە جوانەیە؟ ئایا ئەتوانێت دەرک بەو نازناوە جوانە بکە؟ ئایا قابلیەتی ئەو نازناوە جوانەی هەیە؟ ئایا دایکێکی فیداکارە خۆبەختکەرە؟ زۆر جوانەکە لە دایکێکی بێوێنە لە فیداکاری و خۆبەختکردندا بەرامبەر بە کێ بەنەوەکەی بە مناڵەکەی بە جگەرگۆشەکەی. دایک ناوێکی گەورەیە. هەموو دایکێک لە هەموو جیهانە من بە گەورە ئەیبینم. بەڵام ئایا هەموو دایکێک دایکە؟ هەموو دایکێک هەستی بەرپرسیارەتی هەیە؟ هەموو دایکێک لە خۆی ئەبورێ خۆی قوربانی بە خۆی بدات و تەسحیە بدات و هەموو وەزع زروفێک و ناڕەحەتێک و کۆسپلەمپەرەکان تێپەڕێنێ لە پێنا ئەوەی مناڵەکەی نەبێتە قوربانی، لە پێنا ئەوەی مناڵەکەی بەجیا لە غیابی باوکیا پەروەردەنەکە، لە پێنا ئەوەی مناڵەکانی لە بەڕاستی چاکسازی نەوجەوانان و لەسەر شقامەکان نەبیندێتەوە. بەڕاستی ئەو دایکانە کەمن کە فیداکارن، کەم بوونەوە لە کۆمەڵگەی ئێمەدا. ئەو دایکانە کەمن کە تەقبولی هەندێک کێشە و گرفتی ناو خێزانەکە بکەن لە پێناو مناڵەکەدا. ئەو دایکانە کەمن کە بە هەموو تەمەنیان ئەو دایکانەی کە شنن خۆنیان دەکرد کە بەڕاستی کرێکاری و فەلاحەتی و هەرچی ئەرک و عەزاب بەیان کرد بۆ ئەوەی مناڵەکانیان ببنە خاوەن پیشە و بەها و شەهادە و بڕانامەیەکی خۆیان. نەخێر هەموو دایکێک هەڵگری ئەو نازناوە جوانن یە خات و شەیدا. ڕاستە دایکانی دڵسۆز زۆرن. نابێ ئێمە بەبوونی ئەو دایکە چاکە فیداکارانەی کە کۆمەڵگایان بە ڕەوشتی بەرزی جوانی خوان ئاوەدان کردوتەوە و بە پێشکەشکردنی کۆمەڵێکنەوەی جەنابتان ئێوە ئاسا پێشکەش بە کۆمەڵگای کردو ئێمە زەڕبی سفریانکەین. بەڵام مەعەل ئەسف ئێستا ئەگەر ئەچیتە دادگاکان ئەچیتە محکەمەکان کەیسەکان بەکە کەیسی هاوڵاتیان ڕوو لە هەر شوێنێک دەکات هەر هەمووی زۆربەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دایک و باوکەکان نەفەسیان تەسکە تایبەت و تایبەتتر دایکەکان لەبەر بۆ نمونە
پێگەی خۆی ژینگەی خۆی دەوامی خۆی هەندێک بابەتی جزئی خۆی حەز و ئارەزوو خۆی یا بۆ نمونە هەندێک عقلیەتی دەرەوە کە تەسی دەکاتە ناو خێزانەکەی خۆوای لێ دەکات کە داڕوخانێک و داخورانێک و کورمەڵبوونێکی زۆر لە خێزانەکە دەراز کە بەهای دایکاتی خۆی لەدەستدەدا ئەنجام مناڵەکان و ڕۆڵەکان دەبنە قوربانی و سەریان لە خراپەکاری دەردەچێ یا مناڵەکان دەبنە چەقۆوە شێنیان دەبنە فاسیق و فاجر یا دەبنە کەسانێکی خراپکەیتر وەکو وەحشیان لێ دەردەچێ ئەو بەرهەمەکەیتی کە کۆمەلگا ئەمنیەتی پارێزراو نییە لە دەست ئەو مناڵانەی کە دایکێکی قیادی دایکێکی پەروەردەشکار دایکێکی قارەمان و قەڵای پۆڵاین لە پشتیان نەبووە پەروەردەیان کە پێشکەش بە کۆمەلگا چه ئەرکێک وای کردووە کە دایک بە بەهەشت پاداش بکرێت کەواتە ئەرکی دایک بە شێوەیەکی گشتی کامێ و ئەو ئەرکە کامەیە کە ئەبێ دایک ببینێت بەرامبەر بە ڕۆڵەکان دایک ئەرکەکە ببینێ دایک طبعا کە من وتم وشەی دایک زۆر زۆر پیرۆزە لە چرکەساتی هەنگاونانی بۆ پرۆسی هاوسەرگیری من قەناعەتم وایە پێش هەنگاونانی بۆ پرۆسی هاوسەرگیری مەفروزە لە تافی گەنجێتی و کچێتیدا خۆی دەوڵەمەند بکات لەوەی چۆن بتوانێت دایکێکی سەرکەوتوو بێ چۆن خۆی وشیارکە لە مۆزوعی دایک بوونی لە مۆزوعی پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەمە گرنگە ئەم دایکە وشیارەکی ڕەهای هەبێ لەوەی چۆن بتوانێت دایکێکی بێوێنە بێ لە پەروەردەکردن و خزمەتکردنی ڕۆڵەکانی دایک طبعا بە تەنها نابێ ئێمە لە خاڵێکە بەرتەسکی بکەینەوە چۆن دایک دەتوانێت بەهەش بەدەستبێنێ وە ڕۆڵەکان چۆن دەتوانن لە ژەبی پێی دایکە بەهەش بەدەستبێنن دایک طبعا وتمان هەنگاوی یەکەم ڕۆشنبیر مەبدەئی بوون ئەوە هەستی بەرپرسیارەتی بەرامبەر پەروەردەکردن پاراستنیان لە حرام هەنگاوەکان بە دوایدا حەکیم و دایکێکی حەکیم دانا و زانا وردبین لێهاتوو بە سەلیقە بە سۆز و بە عەتف هەنگاوەکان لەگەڵی دابڕوە پشت ئەستور وەکو پۆڵا و قەڵایەکی پۆڵاین لە پشت ئەم مناڵەدا بوەستێ هاوڕێیەکی زۆر نزیک و دڵسۆز و بوێر و فیداکار و ڕۆشنبیر و ڕۆشنفکر و عەقڵ کراوە بێ ڕۆڵێک ببینێ لە پێناو ئەم مناڵەیدا کە بە هیچ شێوەیەک چاوی دەرەوە تەئسیری دەرەوە هاوڕێی دەرەوە ژینگەی دەرەوە تەئسیر لە خودی ئەم مناڵەنەکە ئەم دایکە ئەبێ ئاوا دایکایەتی خۆی بسەلمێنێ چۆن دایکێک دەبێت لە پەروەردەکردن و جێبەجێکردنی حاجەکانی و خزمەتکردنی وە لە ژینگەی دەرەوەی چون پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمێ المەرء عەلە دینی خەلیلیه لەسەر دینی هاوڕێکێتی ئەم دایکە بێوەندە بە حیکمەت و دانایی و مامەڵە بکە بزانێ ئەم مناڵە هاوڕێکەی کێیە لەگەڵکی هەڵسوکەوت دەکات تەنانەت چوونی بۆ مزگەوتەکەشی با دیراسەیەکی بکە متابعەیەکی بکە چاودێریکی وردی بکە نەک هەموو چرکە ساتێک نەک دایکێکی ڕەکیک نە هەموو دقەیەکیش بە بەردەوامی لەسەری حەدیث بێ بۆ هەنگاو بە هەنگاو بۆ نموناگەر بتەوێ دیراسی مناڵەکەت کە لە ڕێگەوبان دیراسی مناڵەکەت کە لە قوتابخانە لە هاتوچۆی مزگەوتی لە شوێنی وەزیفی لەگەڵ هاوڕێکانیدا بە بەردەوامینە هەنگاو بە هەنگاو یا لە حاڵەتێکدا بتەوێ بۆ نمونە هەست و سۆز پەروەردە تەسقیکردنی مناڵەکەت کڕینەوەی مناڵەکەت سەلامەتی مناڵەکەت پاراستنی مناڵەکەت لە دەمی ئەو گورگە برسیانی کە لە دەرەوەی ماڵەکەی خۆت لە ژینگەی دەرەوە لە کەمیندان بۆ مناڵەکەی تۆ چۆن ئەتوانیت تەسقیفی بکەیت پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام سێ تۆقێتی زۆر گونجاوی داناوە بۆ ئەوەی مناڵەکەت لە دەوری خۆت کۆ بکەیتەوە تەسقیفی بکەیت سەرنجی ڕابکێشی بەڵام پێش هەموو شتێک کاتێک مناڵ بینی دایکەکە سەرڕاستە بەڵێن ڕاستە و بەکردەوە نەک تەنها بە قسە بەکردەوە لەگەڵ مناڵەکەیدا دڵسۆزی ئەنوێن ئەو کاتە تەسیر و کاریگە دەبێ بەڵێن کە پێدا پێغەمبەری ئەکرەم سەحابەی محاسبە کرد و شتێک لە دەستیا حەشاردرا خورمایەکی لە دەستیا هەڵگرتوتی وەرە شتێکت پێدەم پێغەمبەری خوا دیراسی کرد بزانە ئاهید لە دەستیم ئافرەتەدا هەیە فەرمی چی پێدەی فەرمی خورمایەک و فەرمی ئەگەرەوە نەبووە معنای ناڕاستیت کرد بۆیە بەڵێندان بەدەمەوە چوون ڕۆحی هاوکاری هەموو ئەمانە گرنگە ئەم سێ تۆقیتەی کە زۆر گرنگە بۆ مناڵ بۆ پەروەردەکردنی سەفەرکردن زۆر گرنگە ئەم مناڵە کەش و هەوایەکی ئارامتر گەنجە مناڵە مێرمنداڵە بۆی دروستەکەی سروشتی پەروەردگاری بۆ ڕوونەکەیتەوە نیزامی پەروەردگار دەسەڵاتی پەروەردگار ئەم کەونە چۆن ئیتر دەسەڵاتی خوا بە کولی کاتێکی تر کە زۆر گرنگە ئەم مناڵە تەبەن لە چوونە دەرەوەی مناڵ بۆ گەشت و گوزار بۆ سروشتی دەرەوە تەسیر و کاریگەری زانانیش سەلماندوێن زانانی علمنەفس زۆر تەسیری هەیە لەسەر پەروەردەی مناڵ هەنگاوی دووەم کاتی برسێتی عادەتەن مناڵ کە برسێ ئەبێ
هەرعات هەموو ئینسانێک لە برسیبوونا جۆرەك لە ئینفعال و تووڕەبوون و پەلهاویشتن و پێچێ کردداری خراپ ئینفعال کە بوون گاونانی کاری خراپ لە کاتی خوان و کۆبوونەوە لە دەوری سفرەکان کە پێغەمبەری خوا سەڵسەم دەفەرمێ ئەو سفرەیە کە دەستی زۆری لەسەر مەلایکەتی خوا دەوریان داوە مەلایکەتی خوای لەسەرە ئەم فرسەت و هەلە لە کیز نەدەی مادەم مەلایکەتانی خوا لەسەر ئەم خوانن دەستی زۆری لەسەرە با زەمینەیەکی وا بڕەخسێنین بتوانین تەوقیتێکی گونجاو هەڵبژێرین چۆن ئەم مناڵانە تەسقیف بکەین و بیان هێنێژە ڕکەیفی خۆمانەوە و بابەتێک بوروژێنین کە لەگەڵ واقعی ئەو مناڵەدا بگونجێ ئەمڕۆ مخالفەیەکی کردووە لە قوتابخانە تووشی حرامێک بووە کاتی خۆی بەفی ڕۆداوە خەتەیەکی کردووە هەشتێک لەم بابەتانە تەوقیتەکەی بۆ ڕەخسێنی و لەو کاتەدا دەست دەخەیتە سەر بە خودی برینێکەوە حکمت و دانایی بەکارێنی کاتێک مناڵێک کە ڕوبڕووی هەڵەیە کە بێتەوە ئەبێ دایک چۆن تەعاملی لەگەڵا بکات دەبێ مامەڵەی چۆن بێ ڕەتفعلی چۆن بێ بەرامبەر بۆ منداڵی ئایا بە شێوازێکی نەرمونیانی تێبگەێنێت یان چونکە دەزانین کە هەندێک جار دایک و باوەک ناتوانێت ئەسابی گەرمە بێت و بە شێوەیەکی تند ڕەتفعلیە بێ بەرامبەر بۆ منداڵە تند و تیژی ئەنوێنێت کەواتە ڕێگەیەکی دروست کامەیە کە ئەبێ دایک بتوانێت ئەو منداڵە بێنێتەوە سەر ڕێگەی ڕاست ئەوەڵەن زۆر باشە ئەو دایکە نەرمۆنیان و خۆزگا خی گەورە ئەو فەڵە ئێدا بە هەمومان هەموو مرۆڤێک ئینکاری ناکرێت جۆرێک لە ئینفعال و تووڕێتیایە هیچ کەسێکیش لە ئێمە هەوری بێپەڵە نییە بەس ئافرین بە ئەو دایکەی دانایی و سەبر و خۆگری خۆی بەکارهێنێ کە باسی خاڵی سێمەم کرد نەخۆشیش زۆر گرنگە مناڵ کاتێک کە نەخۆش کەوت لە دەوری کۆبوویتەوە حاجەکانی جێبەجێ کرد و پەروەردەت کرد و کاتە دەسەڵات پەروەرگاری بۆ دەردەکەی و پەروەردەکە تەسیرێجا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئایا دایکێک چۆن بتوانێت بۆ منە خۆی بسەلمێنێ ئەو دایکە ئەگەر بە ئارام بوو لێبوردە بوو چاوپۆشی لە هەندێک هەڵەی وەرتگرت لەگەڵ باوکەکە دایەک ڕەبوو خلافی فکری و خلافی پەروەردەیان نەبوو ئەم خێزانە بەرەو لوتکە ئەڕۆن ئەم مناڵە بەرەو پەروەردەبوون دەڕوا بەڵام دایکێک ئەگەر هەندێک شتی نامە و نەخوازرا و ڕاستە هەندێک شت پێویستە ئۆتۆماتیکی بە باوک نەوترێ و نەقڵ نەکرێ و شتەکە گەورە نەکرێ و باوکی لێهان دەدرێ پێدەشێ سەبری ئافرەتێتی پیاونەی بێ بە شێوەیەکی حەکیمانە تەوقیتێکی گونجاو بۆ خودی باوکەکە هەڵبژێری ئەم مناڵەمان فلان لادان فلان هەڵە فلان ئاسەواری پێوە بەدیەکرێ تکایە بەم بەرنامەیە با ڕێ بکەوین لەسەر ئەم خاڵە جەوهەریانە لە تەوقیتێکی گونجاو ئەم مناڵە بگرین بەڵام تکایە بە ئینفعال و تووڕەبوون و هەڕەشەکردن و کارێکە بۆ نەکە لەگەڵ مناڵەکە دادانیشی تەوقیتێکی گونجاو هەڵەبژێری هەست و سۆزی خۆی بۆ دەرەخەی پێشەکێکی جوانی بۆ ئەڕازێنیتەوە هەست و سۆز و مهرەبانی و محەبەت و خۆشەویستی دایکایەتی بۆ دەردەبڕی و بەرامبەری مناڵەکەت لە ئاستی مستەوای یەکتریدا دابنیشتن کاتێک قسەی لەگەڵا دەکەی خۆشە مناڵەکە پێی بڵێ سەیری چاوم بکە سەیری چاوم کە بزانە ئەبینێ لە ڕوخساری تۆ لە ئەدای تۆ لە هەڵسوکەوتی تۆ لە مامەڵەی تۆ هەست و سۆز بەدی ئەکا بۆیە لە 100% قسەکانت تەسیر و کاریگەری هەیە کەواتە چاکتریشت بۆ وەڵامی ئەو پرسیاری جەنابەت هەڵبژاردنی تەوقیتێکی گونجاوە بۆ ئەوەی کاتێک مناڵەکان گرفتێکیانە بوو حاجەیەکیانە بوو لادانێکیانە بوو تۆ نەک ئۆتۆماتیکی لە لەحەزەیەکی ناهەموار و تەوقیتێکی نەگونجاوە هەڵکوتیتە سەری نە ئەگەڕۆم بۆ تەوقیتێکی گونجاو تاوەکو دەست خەمە سەر خودی بیرینیەکە یاخود بۆ بە ئاگاهێنانەوەی فلان هەڵی یا بۆ پەروەردەکردنی یا بۆ تەژێکردنی یا بۆ بەرنامە ڕێژیەک کە ڕۆژانە بەڕێگەکات خاتو بەدرێ بۆچی لە ساڵەکانی هەفتا و هەشتا و تا نەوەتەکانیش ئەو هەموو شەڕ و ئاژا و کوشتنە هەبوو بە تێبەتی کوشتنی پیا و لە کۆمەڵگەی ئێمەدا چە بەهۆی ئەمفال و کارەساتی کیمیاباران و دوجار شەڕی ناخۆ هەموو ئەمانە سێ دەکەی دایکانەی کە ئەو کاتە ئەرکی باوکایەتیشیان پێڕادەسپێررا زۆر زیاتر گیانفیدا بوون بۆ منداڵەکانیان ئەو کاتە گرانی هەبوو نەبوون هەبوو وەزەی ژیان خراپتر بوو بەڵام ئێستا سیر دەکەی کوشتن و بڕین کەمترە یا هەر نەماوەتوانم بڵێم بە پێی جاران بێت ژیان و ئیمکاناتی ژیان زۆر فراهەمترە لە خۆشگوزەرانەیەکی ڕەفادا ژین لە چاو ڕابردوودا بەڵام دەبینی قوربانیدانی دایک بۆ منداڵ زۆر کەم بووەتەوە یعنی جاران دایکێک بە منداڵێکەوە دوو منداڵەوە تا 8 منداڵیشەوە دادەنیشت پلکی سپی دەهۆنیەوە بە دیار منداڵەکانیەوە لەبەر حیا حورمەت بێ یا لەبەر کەلتور و عاداتی کۆمەڵایەتی بەڵام ئێستش دەبینی هەمان کەلتور و هەمان کوردین بەڵام من دایکێک لەبەر منداڵەکانی یا لەبەر منداڵەکەی ناتوانێت 3 ساڵ 4 ساڵ دەوام بکە و دانیشە بە دیاری وەرچەندە زەواجیش جارێکی تر شەرعیە و مافی خۆیەتی کەشوو بکاتەوە دایکەکان لەگەڵ ئەوەی کە جەنابەت ئیشارە پێدا شۆڕژگێڕیش بوون خەباتی شاخ و شاریشیان کردەوە کات شان بەشانی پیاوەکان قوربانیان داوە من ئەڵێم
ئێستام ئازادی کە فەڕەهەم هاتووە بەشێکی قوربانی ئافرەتان بووە بەڕاستی پشتێکی زۆر بەهێز بوون بۆ پیاوەکان بەڵام ئەو کات ئەگە دریاسی دایکی ئەو کاتکەی ڕاستە لە ڕووی جەستەییەوە زۆر هیلاک بوون قوربانێکی زۆر زۆریان ناوە بەڵام لە ڕووی مێشک و دڵ و دەروونەوە زۆر ئارام و ئاسوودە بوون ئەگە بەراوردی بکەیت پاڵەپەستۆی ئێستا و هیلاکی ئێستا و زەختی ئێستا لەگەڵ ئەو کات هێشتا ئەو کات ئاسانتر بووە هیچ هیلاکیەک ناگا بە هیلاکی مێشک و دەروون ئەم بابەتی تەکنەلۆجیاش هۆکارە ئەمە دەردێکی کوشندەیە ئەم بابەتی ڕاگەاندن ئەم فیلمە بەڕاستی دۆبلاژ کراوانە ئەم بە حسابی تەکنۆلۆژیا و عەقڵی کرانەوەی خەڵک بەڕووی کۆمەلگا هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی دایکان بەڕاستی بە هەستی بەرپرسیارانەوە بۆ ئەو قزیەی خۆیان نەڕوانن بابەتی فێمینیزمی وای کردووە کە ئافرەت لە توانا و قودرەت و قووە و هێزی خۆی زیاتر خۆی ببینێ فێمینیزم ئەگەر ئێمە بیگەڕینەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام باسی یەکسانی پیا و ژنەکە لە یەکسانی پیا و ژنە کاکجەلال خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا سیر کە چەند ڕێزی لە ئافرەت گرتووە ئێمە بە هاتنی پێشاوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ڕۆحمان فیدای بێ فریاد ڕەسی بۆ ئافرەتان نەگەڕایەوە ئافرەتان لە کۆت و زنجیر ڕزگار نەبوون ئافرەتان لە زیندە بە چاڵ ڕزگار نەبوون لە بەکەنیزەکردن و لە کۆیلایەتیکردن ڕزگار نەبوون ئیسلام بوو بە فریاد ڕەسی ئافرەتان و ئەم شکۆی ئەم بەهایی بۆ ئافرەتان گێڕایەوە بەڵام بەداخەوە ئێستا بەن شیعاری بری قوباق بەم شیعارانەی کێسا باسی فێمینیزم و یەکسانی ژن و پیاو دەکا خۆی زەرەری گەورەی لە خودی ژن ناوە ئیسلام باز لە ئافرەت دەکا نەفەقە نەدان ڕێزی بگیرێ میراتی پێ بدرێ داوا بکرێ نەک داوا کار بێ بۆ جانبی زەواجی نەفەقەی پێ بدرێ جیهاد نەکا مەسئولیەت و نەفەقەدانی ماڵ و مناڵ و بەخێوکردنی لەسەر نییە بەس هەر ئەم فێمینیزمەی ئەوان لە ڕۆژ ئاواوایی کردووە ژن مستەحیلە کار نەکا مستەحیلە لێرەش ئێستا ئەم حاڵەتە هاتوۆتە ناو وڵاتی ئێمەش وڵاتێکی ئیسلام پەروەر هاتوۆتە ناو وڵاتی ئێمە وا کردووە ئەم دایکە بەهای دایکاتی بوونی خۆی لەدەست ئەیە مناڵەکەی هەفتەیەکە لە دایکە بێ جاران حکومەتی بەعس ئیلا مستەحیلە ساڵەکە بواە ئەم دایکە نەفەقە بدا بە مناڵە ئەم شیرەی کە ئەم ڕزقی لە سنگی ئەم دایکە شیری پێ بدات بەخێوی بکە موچەی پێ ئەدا ئیجازەی ویلادەی پێدا بەڵام ئێستا ئەگەر حکومەتیش ئیجازە ویلادەکەی پێ بدا ئیجازەی ویلادە جاری وان ئێمە کەیسی هەوڵاتیمان لایە خاوەن پێداویستی تایبەتە حکومەت ئیجازەی پێدا چۆل ئەهلیەک دەوامەکە بەوە نەوەستاوە بۆ ئەوی مناڵەکەی فەرامۆشکات ئێمە زوڵمێکە لە مناڵەکەواتە لێ دەدا دایک بەهای دایکاتی خۆی بیر چۆتەوە مەشغڵەتی ژیان وەزیفە و دەوائیر دەوامی زیادە بە دەوامە حکومێکی خۆی ناوەسێتە شوێنێکی ئەهلی ئیش دەکا کەواتە ئەم مەشغڵەت و ئەم باوەشکردنە بە دنیا و ئەم یەکسانی ژن و مێردە و ئەم بەڕاستی مەشغوڵی دڵ و دەروون تەوازن تێکچنی ژینگە و خێزانە وای کردووە کە دایکاتی خۆی لەدەست بدا معقولە هەفتەیەک بێ مناڵ پێویستی بە هەست و سۆزی دایک بێ بە شیری دایکە ئەم ڕزقەبۆی مستەخەر کردو ئەی نێرێتە حەزانە مانگێکە 2 مانگە 3 مانگە بەیانی هەژ ڕۆی 5 ئەگەڕێتەوە مناڵەکەم کاتێک 1 ساڵان بوو بە ئەم عەرەبانانە لێمە خوڕی زۆر جار ئەم عەرەبانەکەم ڕاگرت ئەم نووسان بدڵمەوە متخوایە بێ خوا عقوبەم نەیە هەرچەنەوە بۆ خەدەمات و خزمەتی ئەم مناڵەیە بەس بێتێ مناڵە هەستی بە هەست و سۆزی ئەم دایکە هەبێ کەمێک لە ڕێگە ئەوەستام باوەشم پیاکرد هەست و زۆزی دایکاتیم بۆ دەرەبڕی بۆنی دایک زۆر گەورەیە بۆ ئەو مناڵە گەورە ئەبێ گەشەی پێ ئەکا زەکاوەتی زیاد ئەکا عنف و تووڕەیی نامێنێ مناڵێکی گۆشەگیر نابێ زمانێک لە ئامێزمە کرد پاشانم کردەوە عەرەبان کێشتا بە زوڵمە مەزانی کەمە بۆ پێداویستی و ینی هەندێک دایک تەندروستی ناجێگیرە ئینزیلاق و فەقەراتێتی هەندێک حاڵەتەیە و خزمەتە بۆ ئەو دایکە بەڵام هێشتا ئەمەم بە چۆنەڵی بە زوڵم ئەزانی بەڵام دایکانی ئێستا زۆر جێگەی داخە مناڵەکارەکەی چییە ببوورە کە دایکانی ئێستا ئەو بەرپرسیارەتی دایکانی جاران وەرناگرن وەک دەزانی کە جاران زۆربەی ماڵ هەبوو کە تەلەڤیزیۆنیشی نەبوو بەڵام دایکەکە دانیش لە بەرەوەی کە منداڵەکەی بێتاقەت نەبێت جۆرەها یاری لەگەڵ ئاکرد بەڵام دایکی ئێستا بە پێچەوانەوە ئەوەندەی کە خەریکی مۆبایل و خەریکی تۆڕە کۆمەڵایەتەکانە بێ ئەوەندە نایپەرژێتە سەرەوەی کا خزمەتی مناڵەکەی بکات وەک بە ڕێزی شدامەژەت پێکرد مناڵەکەی لە ئامێز بگرێت و نازی هەڵبگرێت کەواتە هۆکاری ئەمە چییەکان بەرپرسیارەتی دایکان وەکو جاران نەماوە
طبعا هۆکاری زۆرە بە تایبەتی ئەو مەوزوعی مەشغوڵی بوونی دایکی کە دەوام و دیراسەوای لێ کردو کەیتر لەم دایکە لە مناڵە بە جۆرێک لە جۆرەکان دابڕان دروست دەبێ ئەگەر متابعەکی مناڵەکانی ئێستا لەگەڵ مناڵانی زوو ینی زەکاوەت و بوێری و زیرەکیان فەرقی زۆرە چاوکراوەییان مناڵی جاران زۆر وریا و دامەزرا و متمەکن و بەتوانە و بەغیرەت و ئەگەر دیراسەکەی سەردەمی ڕژەین بەعز ئەو هەموو ژێر دەسەی بەعز گەنجەکانمان هێشتا لە تەمەنی 12 ساڵیە بوو شۆڕژگەڕێکی گەورە بوو وەنیە دایکێکی لە پێش بوو دایک ینی بەڕاستی کاتێک کە مناڵ هێنێتە سەر دنیا مەفروزە نابێ وابزانێ ئەم مناڵە لە شت تێناگەن لە دەقەی لە دایکبوونیەوە بێ گرنگێکی تەواوی پێ بدە چۆن گۆشی دەکات چۆن شیری پێدا بەرنامەی بۆ خەوی هەبێ چۆن دیکری ئێواران و بەیانیانی بەسەرا دەخوێنێت چۆن بە دوعا قورئان دەیخوێنێت چۆن وشە و توێژی لەگەڵا دەکا چۆن ئەیلاوێنێتەوە چۆن فێری قسەکردنی ئەکا بەڵام زۆر جێگەی داخە دایکەکانی ئێستا یا مبتەلا بوون بەم ئەجیزە ئەلەکترۆنە بەردەوام سەری لەسەر فەیسبوک و مۆبایلەکەیەتی یا بەدەوامی دەرەوە مەشغوڵە یا کە هاتەوە بە شتێک بە جۆرێک لە جۆرەکە مناڵەکە فەرامۆژە کە ئەم مناڵە مەجبور ئەبێ لە گۆشەیەکی ماڵەکە یا بە ئایپادێک یا بە سەرکردنی ئەفلامێک یا بە بەرنامەیەکی مناڵە مەشغوڵ ببێ ئەم مناڵە قەتیس ئەبێ ئەم مناڵە گۆشەگیر ئەبێ ئەم مناڵە وای لێ دێ دا ئەبڕێ لە کۆمەڵگا کەواتە لێرەدا من ئەڵێم زیاتر مەشغەڵەتی دایکانە کە پەلیان بۆ هەموو جانبەکان هاویشتووە بە وەزیفەکەی خۆیان قەناعەت ناکەن یا ئەو مەجاالەی کە خوای پەروەردگار بۆ تۆ ڕەخساندووە با بە حکومەت مەجالت پێدا و ئیجازەی ویلادەت پێدا بۆ ئەو حەقە بۆ مناڵەت نادێ ئەو ساڵە بە کاملی شیری دایکایەتی پێ بدەیت کە 2 ساڵە لە ئاینی پۆرزی ئیسلامە دەوامێکت هەیە بە کورت و مختصری دەوامی خۆت بە پارک و پوختی بکە و دوایی کە هاتەوە قەرەبووی ئەو غیابەی خۆتی بۆ بکەرە لە هاتنەوە تا بەڵام بە پێچەوانەوە کاتێک گەڕایەوە ئێستا هەموو دایکان تەمەنا ئەکەن وەکو ئەوروپا حەزانەکان دایانگەکان بەردەوام تا 5 کاتژمێر 5 ئێوارە 6 ئێوارە بۆی مناڵەکان هەر دەبین شاشە شەوی شەکەت و ماندووە مناڵ ماندووە دایک ماندووە کەواتە ئەو دایکە مەحەلی عرابی نییە و پەروەردەکەی تاشین دەبێت کاتی بەرنامەکەم کۆتایی پێهاتووە زۆر بە کورتی پێم بڵێ دایک لای تۆ واتە چی زۆر بە کورتی دایک من ئەوەی لە ناخمدا ناتوانم بە زماندەری ببڕم منەڵم دایک هەموو جیهان بەڕاستی بەواتای دایک پێوەەر ناکری هەموو جیهان لە تەرازویەکایە دایک بەلای من لەبەر ئەوەندەی دایک لە لای من ئەوەنە ئەزیزە ئەوەنە خۆشەویستە ئەوەنە قوربانی دەرە ناتوانم تعبیرێکی بۆ بکەم کە لەگەڵ گەورەی و ناو و شەو ناوڕۆکی دایک بگونجێ بۆیە ئاینی پیرۆزی ئیسلامیش بە بەردەوامی تەکید لەسەر ڕێزی دایک دەکاتەوە باوکەکانیش دڵیان لێمان نێشێ خوای گەورە لە قورئانی پیرۆزە کە باز لە دایک دەکات بە دوای دەباوکیش دەهێنێ بەڵام ئەو سەحابەی هاتە لای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمی چ چاکەیە بکەم فەرمی چاکەکردن ئەنجامدانی چاکە لەگەڵ دایکت 3 جار پاشان لە چوارەمە وتی باوکت وە لە پێغەمبەری خۆیان پرسی صلی الله علیه وسلم چ ئازارێک چ گوناهێک چ تاوانێک دەسەر ئەرزا زۆر گەورەیە فەرمی ئازاردا شەریکدانان بخوا کە شەریکدانان لە قەتڵ و لە زینا و لە هەموو ئەم گوناهانە گەورەترە و پاشان ئازاردانی دڵی دایک و باوک ئەها بەیەکەوە بەستوێتیەوە خوای پەروەردگار بڕیاری داوە هیچ کەسێک نابێت سەری ڕێز و نەوازش بۆ خوای پەروەردگار نەهی بکە لەگەڵ تەوحیدا بەیەکەوە گریداوە دەفەرمێ ملکەتی خوای پەروەردگار بن بڕیاری داوە کە ملکەتی غەیری خوا ملکەتی هیچ کەسێکی دەبین شەریک بۆ بەخوای پەروەردگار بڕیار نەدەین و لەگەڵ ئەوەشدا ڕێزی دایک و باوک بگرن و ئازاریان نەدەین کەواتە ئەمە ئەوە دەردەخات هەر ئەم نەسە خوایانە و ئەو فەرمودە شیرینانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەوە دەردەخات دایک زۆر گەورەیە دایک دەستمایەکی زۆر گەورەیە دایک قوتابخانەیە دایک هێزە دایک توانایە دایک قەڵایە دایک پشتیوانە ئەگەر بچینە تەمەنی گەورەی شەوە دایکەکان لا ئێمە هەر بەڕاستی پیر نابن ئێستا حالیان ئێمە لە تەمەنی گەورە بوونداین دایکەکانمان ئەگەر لە تەمەنداریش بن هەروە دەزانم مناڵە ساواکەی بەردەستیانین بۆیە من لێرەوە بە هەموو خوشک و برایەکی خۆم دەڵێم با ڕۆژانە مۆبایلەکان تەوقیتکەن چۆن بۆ نوێژ و عیبادەتەکان کاتێک تەوقیت دەکەن بە ئاگان بێن و نوێژی بەیانی هەڵسن هەموو ڕۆژێک کاتژمێرێک تەوقیتکەن هیچ نە ئەگەر سەر لە دایک و باوکیشیان نادەن کاتێک تەوقیتکەن بنووسن دایک یا دایکیان هەر ئەوەنە گوێ لە دەنگی بێ من دڵنیام دڵخۆشکردنی ئەو دایکە خوای پەروەردگار ئەم عەبدەی خۆش دەوێت لە دەرگادانی بەدەمەوە چوونی حاجە جێبەجێکردنی بردننی بۆ عیادە دکتۆری لە ئازار کەمکردنەوەی لەگەڵ غەمبوونی و بە هەمان شێوە لەگەڵ ئەو ژینگەی کە لەگەڵی دایک ئێستا بۆ نمونە زۆر جێگەی داخە دایکە تەمەندارەکان لە خێزانێکدا کاتێک دادەنیشن ئەمان مبتەلا دەبن بابەتە ئەلەکترۆنیەکانەوە
دایکەکە هەز بە غەریبی خۆی دەکا مەفروزە ئەگەر بابەتێکی غەریب بابەتێکی کۆمەڵایەتی هەبوو پیشانی دایکەکەتی بدا بابەتە سیاسەکانی بۆ ڕوونکەرەوە بابەتە کۆمەڵایەتەکانی بۆ ڕوونکەرەوە بۆی ئەم دایکە هەز بە بوونی خۆی بکە تا لە دەستیان نەدەی نازانین چ جەوهرێکن چ گەوهرێکن لە ماڵدا هیوای تەمەند درێژی بۆ هەموو دایکێک دەخوازین تەمەنا دەکەین هەموو خوشک و برایەک هەموو ڕۆڵەیەکی فیداکار بێ بە بەردەوامی چۆن خی پەرگار دەفەرمێ هەمیشە ئەبێ دوعاە بکەن خی پەروەرگار ڕەحم بە دایک و باوکمان بکە وەکو چۆن ئەوان بە مناڵی بە هەست و سۆز بوون باوەفادار بین هەتا ڕۆژی دوایی بەرامبەر بە دایک و باوکمان ئەگەر دنیاشیان بەجێهێش مناڵانێک بین هەمیشە نزای خەریامە بکەین تا بە بۆنێ نزاکانی ئێمە و پلیان لە قیامەتدا بەرز بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و بەدرێ ئیسماعیل چالاکی باری مافیافرەتان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر نانی تەنور لە دەربەندی خانەوە کە پامێرمان و شار محەممەد بۆی ئامادەکردین با پێکەوە بینێری ئەو راپۆرتە بین و پاشان دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. ئیشی تەنور و ئیشی ساج فەرقی زۆر ئیشی ساجەکە زۆر ئاسانە ئیشی تەنور ناڕەحەتە لە ڕاستی ئەوانەی کە ئێستایکەن بە ساج هەیە وەساگە تەمەنی کردووە یا توانای نەماوە ئیش بکە ئەم ئیشی دەسە ناڕەحەتە ئەمە بە سەعاتی 600 نانکەی و 1000 نانەکەی ئیشی ساجەکە ئاسانترە دوای ئیشەم نانە فەرقی زۆرە تەک ساجەکە مە خۆمیشم کردووە 4 ساڵ لە ساجیشم کردووە و لە توانیشم کردووە زام چۆن ئیشی ساجەکە زۆر ڕەحەتە ئێستا بۆ نمونە تۆ بێیت ئەتوانانی یەکسەریشی لێ بکەیت بەس ئەگەر بێ لەم تەنورە هیچکەی ناتوانێت ئیشەکەی قورسە بۆ تامیشی هەر دیارە تۆ بدەوە لای نانەوەی تەنورە ئەکسەر حەز بە بۆنی ئەدەیت دەی بڕۆ بدە لای ساژەکانم زانستی پێگەی ئێستا ئەم دەستگا و مەزگای ئێرانیانە هاتووە هەیانە دەستگاکە کامل دەستگای هەیانە ڕۆڵەیەکشان هێناوە یانێ ڕۆڵەیە و بەڵام بەتەنوو ئیتر ئیشکردنی ئەو حتمەن ئاسانترە و ئیشی خۆشترە و لەبەرێ ڕوا و بۆ کرێکار ئاسانە و بۆ ساحب دوکان ئیسفادەی لێکا و ئیتر بۆ تاموینیش بۆ تاموشتیش وەڵای خەڵکێکی زۆر هەسوە فەرق و تامێکا و ئیتر هەر لەسەر و هۆکارانە ئیتر ئیشی دەستیش لە هەموو عالەما خەڵک بە دوای کار ئاسانیا گەڕێ ئیشی دەست هەر هەمووی هەر ناڕەحەتە گشتی بە دوای ینی تەکنەلۆژیا و ئیسراحەت نانەکان جوانە و پاکە و ڕێک و نانی تەنور لەزەتێتریە نانی هاسن لەزەتێتریە زۆر زۆر خۆشە نانەکان ژانە ئەو دوکانمانە لەوێ دوکانی گەسە تێم پارەکان بۆ تێرم و 200 نان 300 نان شکریشیان باشە خوا بەزاییشیان پاکە. پەڵەدان چییە؟ بە تایبەتی لەم وەرزەدا ئیدی هەر کاتێکە باران دەبارێ بە تایبەتی شەوان بەیانی کە سێری دەرەوە دەکەن و ئەوانەشی کە جوتیارن دەپرسن ئاخۆ پەڵەیدا بێت یاخودنا. پەڵا لە چەند ڕوویەکەوە دەتوانین قسەی لەسەر بکەین ئەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی ئەزمموی جوتیاران و کە تایبەتە بە کشت و کاڵەوە لەم تەوەرەدا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئازاد سنگاوی ماستەر لە هایدرۆجیۆلۆجی و مامۆستای زانکۆشە قسە و گفتوگوی زیاتر دەکەین. زۆر سپاس مامۆستا ئازاد بۆ دەرفەتە بەخێر بێت. ئەگەر لێوە دەست پێ بکەین پەڵە وشەیەکی تەمەن کوردی و خۆمانەیە بەکاری دێنین. پەڵە چییە؟ بەڵێ وشەیەکی کوردی پەتیە بەڵام بنەمایەکی زانستی نییە زیاتر لە دەماودەم لە باو باپیرانەوە بۆماناتوە و جوتیاران بەکاریان هێناوە. بابەتێکم دەربارەی ئەم
دۆخە نووسی لە ئەکاونتی خۆشم بڵاوم کردەوە هەوڵمە هەم لە بەروی خۆم لا دێنشین و تایبەتمەندیشم بە زانستی ئاو ئەم دوو بابەتە تۆزێک ببەستم بە یەکە و زانیاری دەربارەی بخەمە ڕوو هەڵبەتە لە زمانی جوتیارانەوە پەڵە بۆ دۆخاوترێک کە بڕی بارانی پێویست ببارێت بۆ سەوزبوونی دانەوێڵە جاگەنم جۆ یا هەر جۆرێکی تر لەو بابەتانە هەر ئەوان کۆن کە گاسن نەبووە زیاتر بە وڵاخ و ئەوانە زەویان کێڵاوە سریان کردو ئەگەر بۆ نمونە لە دوای بارانبارین وڵاخ کە بەناو وەرد یان زەویەکانە ڕۆشتون زەوێ کشت و کاڵەکان ئەگەر شوێن پێیان ئاوی تێما بێتەوە ینی کە شوێن پێی دروستە بێ و شوێن پێەکان پڕ بێتەوە بە ئەوە توانە پەڵیاوە حاڵەتێکی تر هەیە کە پەڵی یعقوباغاهی پێڵێن ئەوە هەر ئەوەیە و پەڵەیەکی پەڵی قەبریە بۆ مناوانیان گۆڕ هەڵکەنەکان کە گۆڕیان هەڵکەندووە سەیران کردووە ئەگەر بۆ منە نزیکی ئەوان وتوانە مەترێک یان شتێکی وە ئەو ڕۆچ و بێتە خوار و ئاوی بارانەوە توانە پەڵیاوە پەڵەیەکی کە هەیە ئێستا باوە پەڵی گاسنە ئەمەیان جوتیاران زۆر تەرکیزیە خەنە سەر پێشەوەی زەویەکانیان بکێڵن ئەچن بە تراکتۆرەکانیان خەتێک لەو زەوێیان بە گاسن بزانن ئایا خۆڵی وشک دێتە دەرەوەیان نا چکەگەر گاسن بە نزیکەی 30 سنتیمەترە بێت ئەگەر خۆڵی وشک بێتە دەرەوە معنای وایە بارانە و نەگەیشتووە بە ئاستێک کە دانەوێڵە سەوز بێت لە هەندێک شوێنەڵێ شین بێت لەبەرەوە پێویستە باران بگا بەو ئاستەی کە هەیە تەبەن لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت بەڵەدان لەبەری هەندێک زانیاری هەیە بێ بخێنە ڕووچۆن لاینی جیۆلۆجیە بێ فەرامۆش نەکەین ئەبێ بزانین ئەو خاکەی کە دروست بووە لە چی دروست بووە لەبەرەوە ئەگەر ئەو خاکە لە بەردێکی لەمین دروست بوو بێت یا بەردێک کە ئێمە پێڵین لایمستۆن ئەوانە تۆزێک جۆرێک لە فشەڵیان هەیە وەختێ باران دابارێتە سەریان بەگشتی بارانەکە بە خێرایی ڕۆچێتە خوارەوە زووتر ئەگاتە ئاستی ئەو 30 سنتیمەتری کە باسی یەکەین زووتر پەڵی لێ ئەیات بەڵام ئەگەر باران بارینەکە بەسەر خاکێکا ببارێ ئەو خاکە گڵین بێت یعنی ئێمە لە عیلمی جیۆلۆژیا پێڵێن کلەیستۆن کلەیستۆن وەکو بۆ بەرچاوڕوونی خەڵک ئەو تەبەقە سوورەیە ها بۆ نمونەکە ئەچی بۆ تەکیە و بەرەو کەرکک تەبەقاتی سوورە بینیوی هەندێک کارگەی خشتەکانشی لەسەر دروستکراون ئەوانە کلەیستۆنیان پێڵێن ئێمە ئەمانە توانای تێپەڕبوونی ئاویان کەمە بۆ خوارەوە ئەگەر لەوە دروست بوو بێ وگڵە تۆزێک پێویستی بە بارانی زیاتر هەیە بۆ ئەوەی پەڵی لەسەر گڵێکی زۆر تون و لیقیشە تقریبا وایە بەڵێ زیاتر ببوورە زۆربەی جوتیاران ئەماژە بۆ ئەوەکەن کە ئەڵێن تا پەڵە نەیات ئێمە ناتوانین ئەگەنم بێ جۆ بێ بیچێنین بە حکومی کە باش بەرهەم نایەت مەنای وایە کە پێویستیان بەوەیە کە بڕێکی باش باران ببارێت کەواتە ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە تا چەندە ڕاستە ئەگەر بارانی کەمیش ببارێت ئایا جوتیار هەرەتوانێت ئەو بەروبوومەی خۆی بچێنێت و ئیسفادی لێ بکات سوودی لێ وەربگرێت بە حکمی لە خێزانێکی جوتیارەوە پەروەردەبووم شتێکش لەو بوارە ئەزانم هەندێک لەو حاڵەتانەی کە ئەوان تا پەڵە نەیات زەوی ناکێڵن بۆ ئەوەی ئەگەر تۆوێکی کە جگە لە گەنم و جۆکە هەبێت بۆ ئەوی بۆ بارانە بتەخێت لە ناو بچێ ئەنج ئەمان دێن گەنم و جۆکە زەویەکە ئەکێڵن و گەنم و جۆکە تۆ ئۆکەن بۆی دوایی لە حاصلات لە بەرهەمە تەواو گەنم و جوویەکی خاوێنیان دەستکەوێت پێویستیان بۆ نەبێت دەرمانی بکەن ئەوە لە ناو بەرن ئەمە ڕوویەکی کەشی ئەوەیە بەڵێ پێویستە بارانی ئەوەندە ببارێت کە بگاتە ئاستی ئەو 30 سنتیمەتری باسمان کرد شارەزانی کشت و کاڵی ئەڵێن بە نزیکەی ئێمە هەر 30 سنتیمەترێک خۆڵ ئێمە سوودی لێ وەرەگرین وەکو دانەوێڵە ئیدی خۆر ئەتوانێت لە ساڵانە ئەوەنە نوێ بکاتەوە نییە ئەوان وەرد ئەکەن وەرد ئەوەیە کە لە مانگی چوارە زەویەکانیان نەکێڵن یان پێش مانگی چوار مانگی سێ چوار ئەوانە یان بە شوەیەکی گشتی لە کاتی باران بڕانە کە زەویەکانیان کێڵا ئیدی ماوەی مانگی 5 هەتاوەکو 10 خۆر لێیات جارێکتر نوێبوونەوە ڕوەدات لە مادەکانی ناو خۆڵ و ئامادەی سازی بۆکەن بۆ ئەوەی کە کاتێکیش بارانە بارێت ئارزەکە جۆرێک لە فشەڵیشی هەیە بارانەکە زووتر ڕۆچێتە خوارەوە ئەوان ئەبێت دڵنیا بنەوە لەوەی کە بارانی پێویست باریوە اینجا ئەتوانن تۆوی گەنم و جۆکانیان بکەن یا دانەوێڵەکانیان بکەن بۆ ئەوەی بەتەواوەتی دڵنیا بن کە سەوزە بێ لێی نەفەوتێت چکە لێ فۆتا لەو سەر و بەرهەمێک ئەوەندەت بەرهەم دەست ناکەوێت بای هێندی کە مەسرەفت تیا کردووە زانستی ئەو بەگشتی چۆن پێمانەڵێ پەڵا کامەیە کەی بزانین ئیدی پەڵی داوە لێرە
ئەگەر منوەکو ئەوەی کە ماسەرم هەیە لە بواری ئاوی ژێرزەوی لەم زانستەیە و زاراوێک نییە بە ناوی پەڵام بەڵام زاراوەی کە هێتوانین بیبەستین بەمەوە بۆچی بیرم کردەوە بۆچی ئەم زاراوەیە نییە تەمان پەڵە لەو شوێنانە ڕوئەیات کە وەرزی ساردیشت هەیە گەرمیشە هەیە یعنی هەم چەند مانگێکی گەرمت هەیە و باران نەباریەوە دوای ئەوە بارانبارین دەست پێکاتەوە ئەوروپا ئەمەی نییە ئەوروپا بەگشتی بۆ نمونە یا هەندێک ویلایەتی ئەمریکا بەگشتی ئەوان بە بەردەوامی باران هەیە ئەم بە بەردەوامی بارانبارینە زاراوی پەڵە بۆ تۆ ناهێڵێتەوە زەویەکەمی خۆی شێدارە و هەموو کاتێک ئەشەی پێویستی وەرگرتووە کە زانیت کاتی ئەوەی زەوی کێڵانە بیکێڵە و جووتی خۆ بکەوت دانیێڵی خۆ بچێنە بەڵام ئەمەش وای کردووە تەمانەوان باوکی عیلمن بمانوێ و نەمانوێ وای کردووە زۆر نەکۆڵنەوە لە وشەی پەڵە بۆ خۆیان بەڵام زاراوێکی کە هەیە لای ئێمە سۆیل مۆیسچەر دەفیشنسی پێڵین ئێمە یاخود دەفیسێت کەمبوونەوەی ڕادەی شێ لە خاک ئەم حاڵەتەکەی ڕووەدا ئێمە بە نزیکەی وەرزی بارانباریمان بەگشتی لە ناوەڕاستی مانگیدا یاخود کۆتایەکانی مانگیدا دەست پێکە هاتا نزیکی ناوەڕاستی مانگی 5 ئەمە شێوە گشتێکەیەتی واتە ناوەڕاستی پاییز دەست پێکە بەگشتی ئەنجا لە ناوەڕاستی پاییز هەتا مانگی 5 خۆڵ یاخود خاک ڕتوبەت و شەیەکی زۆری وەرگرتووە بەڵام وەختێت باران نامێنێت خۆتەزانین لە وڵاتی ئێمە پلی گەرمی بەرزە بێت و لە هەندێک ڕۆژەکانی مانگ لە بەتایبەت مانگی حوتوانەگاتە سەری 50 ئەمە وەئەکا ڕادی شێ لە خاکە زۆر کەم کاتەوە هەندێک جارێ گەێنێتە حاڵەتێک شەیتیان ناهێڵێت ئەمە لە لایەک تریش ئاستی ئاویش داوەزێت چکە بەهۆی بەکارهێنان و دەرکردنەوە لە لایەک تریش ئەو درەختانی لەو ناوچەیە هەن ئەو ڕتوبەتیان هەڵمژیوە بەشیەوە گشتیەکەی سۆیل یاخود خاک ئاوی یاخود ڕتوبەتی تێدا نەماوە پێویستە ئەوەندە باران ببارێ تاوەکو ئەو ڕتوبەتەی بۆ بگەڕێتەوە ئەگەێنێتە حاڵەتێک لە زاراوەیەکی بۆ بەکاردێت لە علمی ئاوی ژێرزەوە پێڵین فیلد کەپاسیتی یا سپێسیفیک ریتێنشن ئەم حاڵەتە کاتێکە کە ئەو خۆڵە ئاوی پێویستی بۆ گەڕابێتەوە ئاوی گرتی بێتە خۆی ئاوی تیاما لە ناو خۆی ئاوی لە خۆی گرتی بێت و تیای ما بێتەوە دوای ئەوەی هێزی کێشکردنی زەویش چەنێ ئاوەکە ڕاکێشاوە بخوارەوە ینی چکە ئێمە دانەوێڵەوە یاخود کشتتوکاڵ پێویستی بە ڕتوبەتی خۆڵ هەیە نەک ئاوێکی تیاوەستا بێتەوە هەندێک جار لەوانەیە ئەگەر ئاو لە خۆڵەکەی وەستا بێتەوە و زەرێری پێگەێنێ بەڵام ڕتوبەتەکە گرنگە چارەسەر بۆ ئەو ناوچانی کە گەرمیان و کە بارانی کەمیان لێ دەبارێت چارەسەر بۆ ئەوان چیە؟ دێمە سەر ئەو تەوەرە کەمێکم لە ماوە بە باسی کەم ئەوە چەم چۆماڵ داخێکی گەورەیە لە دڵمامێ باسی ئەوە بکەم زانایەکمان هەیە خود شارەزایەکی زۆر بەتوانە هەیە لە بواری علمی ئاو هاتووە ئاوی ژێر زەوی کردووە لە ئاو لە ژێر زەویە کردوێتی بە دوو ناوچەی زۆر سەرەکی ناوچەیەک ناوچەی ناتێرە کە لە ڕووی زەویەوە دەست پێکات بۆ خوارەوە ینی بە نزیکەی حدودی چەند مەترێکە گرێتەوە لە دوای ئەو ناوچەیەکی تر هەیە پێڵێن تێرا و ناوچەکە تێرە بە ئاو ناتێر ینی ئاویتیانە تێرا ینی تێرە زاراوەکان هەوڵ ماوە بۆ ئاستی گشتی بێ بەڕاستی چکە علمێکە تۆزێک خەڵکی ئاسایی وشەکانی ئالۆزە باسانی تێناگە ئەمێ زاراوەکان بەو شێوێ بێ ناوچەی تێرا و لەگەڵ ناتێرە ئاستی ئاو جای ئەکاتەوە ئاستی ئاو لەکووا بوو لە ژێر زەویە تۆ لەکووا گەشتی بە ئاو لە ژێر زەویە ژێری تێراوە و سەرەوەی ناتێرە سەرەوەش ئەکرێ بە سێ بەشی سەرەکیەوە بەشی تۆپ ئەوەی سەری سەرەوە سۆیل وەتەی پێڵین یعنی خاک و ئاو گرنگی کشتتوکاڵەکە لێرایە هەندێک شوێن هەیە 30 سنتیمەترە هەندێک شوێن هەیە بەرەو مەترێک ئەچێ هەندێک شوێن هەیە گاتە 2 مەتریش ئێمە وەکو کشتتوکاڵ گرنگە 30 بۆ 40 ملیم باران ببارێت تاوەکو ئەو 30 سنتیمەترە با بڵین ڕتوبەتی پێویستی پێ ببەخشێشەی تەواوی پێبەخشێ بۆ کشتتوکاڵ وە گرنگە زیاتری لەسەر ببارێ بۆ مەسلەی باغداریش کە ئێمە زانین ڕێگی دار زیاتر ڕاتە خوارەوە وە گرنگە زۆر لەوە زیاتریش ببارێ سەروی 7 ملیم ئەوانە بۆ ئەوەی ئاو بگاتە خەزانی ئاو لە ژێر زەویەوە کۆگای ئاو بە 7 میلیم باران ئاوەگاتە خەزانی ئاو ئەکەوێتە سەر جۆری خاکیش دیسانەوە ئەگەر خاکەکانت ئەو خاکانی هەتە توانێت زاراوەیەکمان هەیە لە علمێ پێڵێن پێرمەڵێتی توانایی بڵاوبوونەوەی ئاو لە ژێر زەویە ببینە خاکێک زۆر بەکەمی لە ئەو شوێنی قەراخی لەسەر قەزای قەرەداخ لافاوە بینی لە بەرەوەی هەمووی لە هەندێک پێک هاتووە کە ئێمە بەختیاری سەروی پێڵین هەمووی چە و لم و ئەوانەیە ئەو ئاوی بەسەریا بەرە ڕاستەخۆ ڕۆژێتە ژێر زەوی بەڵام وەرە دیوی سەنگاو
ئەمە پێکهاتەی جۆلۆجیەکەی ئەگۆڕێت پێکهاتەی خاکەکەی ئەگۆڕێت زۆربەی ئەو بارانەی هەیە ئەبێت ئاوی سەرزەوی دێمە لای وەڵامی پرسیارەکەی بەڕێستان گەرمیان بەو پێی جۆرێک لە تەبەقات نیشتووە لەو ناوچەیە توانای تێپەڕبوونی ئاوی بۆ خوارەوە کەمە ینی بگەێنێت ئاوی ژێرزەوی بەگشتی فارسی سەروی پێڵێن ئێمە ئەپەر فارس تەبەخەکانی توانای تێگرتنە خۆی ئاو ئەگرێتە خۆی بەستۆ لە ڕووی ئیکۆنۆمیەوە لە ڕووی کە ئاوی بیری لێبێ بە ئاسانی ئاوی دەست ناگوی و هەندێک جار دەستی شتکەوێ ئاوێکی تا ڕادەیە سوێرە لەبرەی لە ژێر ئەویشا تەبەخێکی کەمان هەیە یاخود پێکهاتوویەکی کەمان هەیە کە تەبەخەی خوێتیایە ئەو ناوچانە بەگشتی ئاویان سوێرە لەبەرەوە چارەسەر بەنداوە بۆ ئەو بەتایبەت بەگشتی بۆ کوردستان و بەتایبەتیش بۆ چەمچەماڵ و سەنگا و کەلار و ئەو ناوچانەی گەرمیان گرنگە چەمچەماڵ بەگشتی گرفتی کەم ئاوی هەیە چارەسەر من قسەم لەگەڵ بەرپرسانی نیوەخۆیی شارەکە کرد بڕۆکە لەگەڵ بەرپرسانی حیزبی شاروتم بەشم لۆبەیەک دروستکەینم بە حیزب و بە حکوومەت بتوانین کە چارەسەرێکی بۆ ئەو کێشە دوور و درێژ و ماوە دووری چەمچەماڵ بدۆزینەوە ئەویش بەنداوی ئەوی نازان بە باسڕەیە بە دێلێژە ناوی دێت لە وەزارەت ئەو بەنداوە زۆر گرنگە ینی لە خراپترین حاڵەتە ئەو چەمەی دێلێژە بە نزیکەی 100 لیتر لە چرکەیەکە ئاوی پێڕات ئەگەر چی ئێستا نازانم سەتاچەنی کارەکانیان تەواو بوو فترێک دەستکرا بە ئیش و وەستا و ئێستا پێم وابێ دەستکراوەتەوە بە ئیش ئەو پلانی بۆی دانراوە بە نزیکەی 80 بۆ 100 میلیۆن مەتر سێجا ئاوەگرێت ئەو بەنداوە گەر بکرێ ئێمە زانین مەترێک سێجا ئاو بریتێ لە 1000 لیتر ئیدی بزانە ئەو ڕێژەیە چەندێک زۆر ئەکات ئەتوانین بە تەواوەتی ئاوی چەمچەماڵ دابینکەین بەو بەنداوەی دێلێژە نامانێت جارێکتر هەر پشت بە دوکان ببەستین یعنی بۆ سلێمانی پشت بە دوکان چەمچەماڵ پشت بە دوکان شارۆچکەکانی کە هەر پشت بە کاتە پێویستان باوی دوکان نییە نه زۆر لەوە زیاترە ئەوەی زۆر گرنگیشە تا ڕادەیەک جیاوازی لە بەرزی و نزمی هەیە ئەوەی پێڵێن گرافیتی یعنی لەوانەیە پێویستی بە کەمترین هێز و ترومپا هەبێتەوە ئاو بگەینیتە چەمچەماڵ و ئاوەکەشی زۆر فرێشە سازگارە لە هەمان کاتە بەنداوی دوکان خۆی خەتەری لەسەرە بەڵێ ساڵی پار پڕ بوو لە ئاو بەڵام خەتەری لەسەرە ینی بەردەوام ئێران لە دی خۆیەوە بەنداو دروستەکە ئاوی بەنداوی دوکان کەمە بێتەوە اینجا لەگەڵەوەی بەنداو دروستەکە و ئاوی دوکانیش کەمە بێت و ئێستا فێر ڕێگەیەکی تر بووە ئەچێت تەنێلێک لێدا و جارێکتر ئاوی ئەوەی کە لە بەنداوەکانی خۆی زیادە بێوێ بێ بۆ کوردستان جارێکتری گەڕێنێتەوە بۆ ناو ئێران خۆیەوە لە ئێستا لە بەنداوی داریان و حاڵەتاکات تونێلێکی کردو و ئەگەر بەنداوی داریان تاواکە لەسەر ڕووباری سیروان چی لەو زیاد بێت ئەگەر ڕێککەوتنێک نەبێت لە بینی هەرێم ئێران یاخود عراق ئێران ئەوە بەنداوی سیروانی شەکەوێتە خەتەرەوە زۆر باش ئەزین چی لەبەر کاتی کەممان ماوە دوو پرسیارمەیەکیانە بۆچین تو ئێستا پەڵی یاوە بۆ ڕێژە بارانێک کە باریوە ئەجا بابینە لای هەنێ ئامار بۆ جواب بدانەوەی ئەوە زۆر باشە جارە من ترسێکشم هەیە بۆ ئەم ساڵ یاخوا قسەکانی من وانە بێت ئەمان علم عیندەڵا بەڵام هەر ساڵێ بارانێکی زۆر باری بێت باران گەشت بێتە سەروی 1000 ملیم وەکو ساڵی ڕابردوو کە سلێمانی نزیکەی 1300 ملیم باران باری ساڵانی دوو ساڵێ دوان تاسیانش بگرێت دوای ئەوە بە نزیکەی 500 ملیم کەمی کردووە بە هەندێک ئامار هەیە بۆ نمونە من باسی لە 1940 هەیە هەتاوەکو ئێستا بەڵام باسی زۆر چلەکان نەکەین نەبا ناڕێکیەک هەبێت لە خوێندنەوەی نرخەکانە لە 1969 2253 ملیم باران باریوە هەفتا ساڵی دوای ئەوە 608 هەفتا ساڵی دوای ساڵێک دوای ئەوە بەڵێ لە 1969 باریوە تەمان مەبەستم سلێمانیە لە 1970 ساڵێک دوای ئەوە تەمان کاڵێم 1970 ینی 1970 بەڵێ بۆ شێوچکە وەرزی بارامەی لە وڵاتی ئێمە لە مانگی دەست پێکا بۆ بەگشتی بۆ مانگی 5 ساڵی دواتر لە 1969 لە 1970 بۆ بە 572 لە 1970 ئەوەی کە ئەوترێت جارێکە دوکان پڕ بووە لە ئاو 1929 باریوە لە ساڵی دواتر 521 92 1252 93 878 95 1065 96 713 ئەم ساڵی ڕابردوو 1300 باریوە هیوادارم هەر سەروی هەزارەکەمان بۆ بارێتەوە بەڵام بەوادر واناڵێت پێشبینیەکان بۆ
سلێمانی ئەمساڵ تا ئێستا تا 4 میلیۆن باران باریەوە بە پێ و دیتایی کە لە کەشناسی بڵاو کراوەتەوە بەڵام ساڵی پار 86 بوو بەس لێرە قسەیەکم هەیە ساڵی پار ئێستا بەپی پێشبینیەکان هەیە تا حەڤەی مانگ هیچ بارانێک نابارێ تا حەڤەی مانگ بارانی تیانە ئەی سلێمانی تا حەڤەی مانگ چەندێ باران باری بوو ساڵی پار 147 یعنی تۆ تا حەڤەی مانگ 70 خەریکە پێشبینیەکە ڕاست دەرەچێنی و دەبێت هیوادارم من هەڵە بم حەزەکەم هەڵە بم حەزەکەم بەردەوام باران زۆر بارە بەس من هەڵە بم سلێمانی 70 باریەوە بەڵام تا ساڵی پار تا حەڤەی مانگ 147 باری بوو هەولێر 90 میلیۆن ئەمساڵ باریوە بەڵام ساڵی پار تا ئەم کاتە 46 باری بوو یعنی پەڵی نیا پەڵە چۆنەیە لە کەواتە لە ڕووی زانستیەوە ببوورە ئەگەر ئەم ساڵیش بە هەمان شێوەی پار ئەوەندە باران ببارە هیچ زەرەر و زیانێک بەزدەوی ناگەین لەوانەیە ئەمەش حکمەتێکی تیا بێت کە ساڵێک زۆر ببارێت و ساڵی دواتر ڕێژەی باران کەم بێتەوە لە ڕووی زانستیەوە ئایا ئەمە هیچ بەخوا حکمەتەکەی داهێن بۆ خۆی گەورە بەڵام بەڕاستی باران بەسمەوەی لە ڕووی زانستیەوە ئەگەر ئەم ساڵیش بە هەمان شێوەی پار ئەوەندە ببارە هیچ زەرەر و زیانێک بە دەخلودان ناگەێت بەو ڕێژە زۆرە مەبەستێ بەڵێ نه هیچ زەرەر و زیانێک ناگەێت لەوانەیە لە هەندێک شوێنی شارە زوور ئاستی ئاوی تۆزێک زیاد لە جاران بەرز کردوێتەوە چەند مەترێک ئەمە تۆزێک وای کردبێ ئەم ساڵ ئەگەر باران بارێت تۆزێک لەوانەیە حاڵەتێکی لافاو یا شتێکی وایان خۆڵەکانیان سۆیڵەکانیان بڵێ بە بەردەوام تەڕبێ زۆر بۆ کشتتوکاڵی سپادی لێ نەکەن بەس تۆ گەرمیان شتەیە تۆ هەر بیر لە کوێستانێکی زۆر باشەوە ساڵەوەر دەرفەتی بەرنامەکەم دەمەوە بڕگەی زانیاریەکەم لابم بە ئیجازەی دەرهێنەر پرسیارێکم هەیە کە وەڵامەکەی ڕەنگە پێویستێ بۆ جوتیاران وەری بگرین لە هەندێک زەویدا جوتیار پشت بەچی ببەستێ کە بزانێت لەم زەویەیە ئەگەر بیرێک لێ بدا ئاوی تێدایە دووسێ جۆر بەکاردێنن جۆرێکی هەیە کە بیستومە دەڵێ لەکوێ ئەگەر هێلانە یاشانە مێرولە هەبێ و کاتە ئەگەری ئاو هەیە یا هەیە دوو ئاسنی یا دوو فافۆن ڕێگەکە بەسەر زەویەکە دەگەڕێت لەکوێ نزیک بوویەوە ئاو هەیە هەرشە بەو ئامێرە پێشکەوتوانی کە هەیە دوچار جوتیار پەنا بۆ چه حاڵەتێک بدا چه جۆرێک ببا کە بزانێت لە ناو زەویەکەی ئاو هەیە ئەگەر ڕاستی بڵێم ئەو دوو ڕێگەی باست کرد ئەوەی کە دوو تەلیا دوو داریاچی ئەگرنە دەستیانەوە ڕێگەیەکە هیچ بنەمایەکی زانستی نییە داوسینی پێڵێن ئەمریکەکان زوو بەکارێن هێناوە هەندێک وڵاتی کەش بەکارێن هێناوە لە کۆنا کە تەقەنەیە بڵێ تەکنیک بڵێ باڵا نەبووە گەشەی نەکرده بوو بەڵام ئێستا تەکنیک زۆر باشی گەشەی کردووە شارمێرولە چۆن ئەتوانێت ئاو کەشفکە لە کاتێکە لە هەندێک شوێناتۆ بە 150-200 مەتر یەڵاگەیتە ئاوی ژێرزەوی شارمێلوە چۆن ئەتوانێت لەوانێ شارمێلوە هەر لە زمانی 20 بەستیانەوە بووە کە ئەگەر شارەمێرولە بێ زووترەگەن زووترەگەن ئەگەر هەبێ ئەو کاتە لە 14-15 بەڵام بۆ ئەوان هەر باش بۆ کاتی خۆی کە زانست پێشکەوتنی بەخۆی نەبینەوە بۆ ئەوان بەڵام ئێستا چی هەیە ئێمە بۆ لە بەشی جیۆلۆژی زانکۆی سلێمانی تیمی جیۆفیزیامان هەیە ئێمەش تیمی هایدرۆ و تیمی جیۆلۆژیمان هەیە توانین کار بکەین جیازمان هەیە ڕێگەی کارەباییمان هەیە لە ڕێگەی ناردنە خواردەوەی شەپۆلی کارەبایی بۆ ژێرزەوی ئەمەزانین ئاو گەیەنەرە ئەگەر هاتوو تەزوی کارەبانێری بۆ ژێرزەوی گەر هاتوو گەیاندن زیایی کرد بە لە بەرچاوگرتنی پێکاتە جیۆلۆژیەکان ئەومانایە ئاو هەیە لەو شوێنەوە عمقەکەشت پێڵێ قوڵێگەشت پێڵێ پرۆفیسۆر و کەسانی زۆر شارەزا و بەتوانامان هەیە ئەجیزی زۆر پێویستمان هەیە لە بەشەکەی خۆمان ئەتوانین ئیشمان بۆ چەندین کۆمپانیا کردووە و ئەشتوانین ئیش بۆ چەندینی کەش بکەین و تەواوی کارەکانیشمان سەرکەوتوو بووە بەڵام جوتیار وەختی ئەوێ بیری بۆ لێ بدرێت پێویستە پەیوەندی بکات بە دایری ئاوە ئاوی ژێرزەوی بۆی مۆڵەت وەربگرێ و پێویست شەشتێکیش پارە بات بە ئێمە بۆ ئێمەش بتوانین ئیشەکەی بۆ بە ئەنجام بگەین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئازاد سەنگاوی ماستەر لە هایدرۆجیۆلۆجی سپاس بۆی کە لەم تەوەری بەرنامە لەگەڵمانە بوویت بینەرانی عزیز بڕگە بابەتە جیاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان پێشکەشکردن زۆر سپاس بۆ هاوکارم شەیداخان بۆ هاوکارم لە هاوکارانم لە پشتی کامێرە تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ